ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شادوم، کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری دیالۆجی هیوان. ئەم ڕۆژانە 151 ساڵ تێپەڕێ بەسەر یادی کۆمونی پاریسا. کۆمونی پاریس ئەزموونێکی شۆڕەجێڕانی چینی کارگەرە لە فەڕەنسا 151 ساڵ 1870 لە ڕۆژانێکی وەکو ئەمڕۆیە و بە دەقیقی 18 مانگ کارگەرانی پاریس لەگەڵ گاردی نیشتیمانی لە هەلومەرجی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ داگیرکاری ئەڵمانیا دەوڵەتی بروسیا بڕیاریاندا کە چرخی چارەنووس و چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرن و دەسەڵات و حاکمیت لە پاریسا بگرن و ئەزمون یەکەم ئەزمموی حکوومەتێکی کارگەری دیموکراسیەکی ڕاستەوخۆ لە مێژوودا بنەخشێنن. ئەو ڕۆژانە شەڕ و دواتر شەڕی یەکەمی جیهانیش سەرەتای ئاڵوگۆڕێکی شۆڕجێڕانە بوو. ئەو هەموو خەباتە و هەموو هەوڵا بۆ گۆڕانکاری لە کۆمەلگایە لە ئاستی لە کاتێکی دیاری کراوە ئەخەمڵێەوە لە هەلومەرجێکی قەیراناویە قەیران ئەکا بە سەرەتای شۆڕش و سەرەتای ئاڵوگۆڕێکی شۆڕجێڕانە و ئەزمونێک نیشانەدا لەوەی کە ئەگەر دەسەڵات بەدەست چینی کارگەرەوە دەسەڵات بەدەست کارگەر و زەحمە کێشەوە بێ چی ئەکا و چۆن کۆمەلگا بەڕێوا بە. ئەمڕۆ ئێمە لە هەلومەرجێکی قەیراناوی تراین و ئەمانەوێ چاوێک بخەینە سەر ئەم دۆخەی ئێستا و لەم دۆخەی ئێستا بڕوانین و بزانین دوورنەمای ئاڵوگۆڕی شۆڕجێڕانە لە جیهانە چۆنە. ئەم ڕۆژانە ئۆکرانیا لە بەرامبەر پەلاماری سوپای رووسایە دەرگیری نەهامەتیە و دەرگیری تراژیدیەکی ئینسانی گەورە بۆتەوە. ململانەی هێز ئەمپریالیستەکانی دنیا کێشایە ئەوەی کە هێزێکی ئیمپریالیستی کە دەوڵەتی رووسایە پەلاماری وڵاتێکی دراوسی خۆی بدا بە بیانی جۆر بە جۆر خەریکی قەسابیکردنی خەڵکەکەی بێ. لەم دۆخەیە ئێمە ئەوانەی خەون بە دنیایشی باشترەوە بینین، ئەوانەی کۆڵ نادەین لەوەی ومێدمان هەبێ بۆ ئاڵوگۆڕی شۆڕجێڕانەوە بۆ کۆتایی هاتن بە ستەم و چەوسانەوە لەسەر ئینسان، هەمیشە لە خەیاڵی ئەوەیان دوورنەمای شۆڕش چیە، دوورنەمای ئاڵوگۆڕی شۆڕجێڕانە چۆنە و لەم دۆخ قەیراناویەشە ئەومان بیر ناچێتەوە کە فرسەت بۆ ئاڵوگۆڕ لە پێشەوە هەیە. بەڵام گرنگەوەیە چۆن سەیری بکەین و چۆن بیبینین. یەکەمین هەنگاویش لێکدانەوەی دروستی ئەو واقعەیەکە دەرگیری بووین و تووشی هاتوین. بۆ ئەم باسە هاوڕێیەکی ئازیزم لەگەڵا کە کەسێکی گونجاو و بگرێشێک لە کەسە گونجاوەکانە بۆ ئەم باسە بەو ڕابردوو بەو مێژووی لە خەبات کە هەیەی. هاوڕێ مۆیەد ئەحمەد کەسایەتی کۆمونیستم لەگەڵا کە ئەو ئێستا هاو ئاهەنگکەری کۆمیتەی ناوەندی بەدیلی کۆمونیستی ڕێکخراوی بەدیلی کۆمونیستی لە عێراق. هاوڕێ مۆیەد بەخێراتی، زۆر سپاس دەکەم کە داوەتی بۆ زۆر سپاس هاوڕێکیان، خۆشحاڵم ببینین جارێکی کە بەرنامەیە هەربژی. هاوڕێ مۆیەد بەو پێشەکیە دەستم پێ کرد بەگشتی پرسیارەکەم ئاوا دەست پێ بکەم. پرسیارێکی گشتیە، دیارە پرسیارە گشتیەکانی زۆر جار ڕەنگە قورس بەڵام دانەوەیان، بەڵام بەهەرحاڵ لەوانێ بۆ تۆ قورس بێ. دوورنەمای ئاڵوگۆڕی شۆڕجێڕانە لە دنیا چۆنە بینی، چۆنە کرێمە، ئایا ئومێدێک ماوە، ئایا ماتوانین هێشتاوە ببینین کە ممکنە ڕۆژگارێک بێ ئێمە لە بری ئەوەی کە قوربانەکانمان بژمێرین، باسی سەرکەوتنەکانمان بکەین و باسی ئەوە بکەین کە چۆن توانیمانە کاریگەری لەسەر دنیادا بنین، دنیا بگۆڕین. مەبەستم کۆمونیستەکانە، سۆشیالیستەکانە، خوازیارانی دنیایشی باشترە. چۆن بینی ئەمە؟ زۆر سپاس. خۆی لە ڕاستیان مەسەلەکەەوە نییە ئێمە چۆن ینی بڵێن چۆن بیرەکەینەوە، یانی چه ئاواتێکمان داناوە لە
ینی خستە بەر ئاسوی خۆمان و چۆن بیرەکەینەوە ئەوەی کە واقعەتە پرۆسسێ لە ئارایە وەسێک لە ئارایە دنیایەک ئاڕوگۆڕایە و مۆساکەی هینی یەک و دوان نییە ینی هی کۆمەلگەی بەشەری ئەمڕۆیە و ینی کێشمەکێشی چینایەتیە لە هەموو سەرتاسەری جیهانە ینی ئێمە لەم دەورەیە بەڕاستی یانێ بێ ینی شتێک ئەوەی کەم وەکو چۆنەڵی حتا گە بتوانێت ئەمەلێکی لەسەر بینا بکرێ ئەوەیەکە یعنی ئەزمەیەکی قوڵی نظامی سرمایهداری ئەمڕۆ ئەوە هەموو کەس ئاگادارە چۆن ینی زۆر قوڵ بۆتەوە ئەم ئەزمە قوڵە تحویل بووە بۆ مۆزوعی سراعاتی جیۆپۆلیتیکسی و کێشمەکێشی بینی دەوڵەتە ئیمپریالیستیەکان و ینی ناڕزایەتی و ناڕەحەتی و فکر و فەلاکە لە کوڕڕی ئەرزیە لە هەر لەسەر گوێی زەوی یعنی لە هەموو شوێنەکەیە و سیاسەتی تاکە ئەڵتەرنەتیفی بۆرژوازی بۆ ئەم ئەوزاع نیۆلیبرالیزمە کەپیتالیزمی نیۆلیبرالیزمە و ینی ئەمەش کارەساتی خۆقااندوو بۆ بەشێت بەڕاستی اینجا ئەمانە هەمووی ئەوزاعێکی دروست کردووە ینی ئەگەر ئەتوانین بڵین ینی ئەگەر پلەیەکی کە لە حرەکەی کرێکاری جیهانی ینی تەتەوەر بکە ئەتوانین بڵێن ئێمە لە فترەی نەک لەسەر وڵاتێک یا دوو وڵات لەسەر وەسی عالەمی فترەیەکی وەزعێکی شۆڕژگەرانە تێپەڕین وەزعێکی شۆڕژگەرانە کە بورژوازی ناتوانێت وەزعەکە ینی بورژوازی عالەمی مەبەسە مەخسەم ناتوانێت وەزعەکە ئیدارە بکە و خەریکە ئەیکا بە حتا بەشێت ڕاکێشە بۆ جەنگ و بۆ کێشمی پشندە و لەو لاشەوە ینی زۆربەی زۆری جەماوەری دنیا خەڵکی کرێکار و زەحمەکێش و نەداری ئەم کۆمەلگانە هەمووی ینی هەراسان بەوە دەست ئەم وەزەوە لەبەرەوە ئەمە ماوەتەوەی کە ینی وەکو عناسری وەزعی سەوریتایە و ئەمە خۆی ئەمە بۆ ئەوەی کە بتوانێت خەتی سۆسیالیستی و ئینتەرناسیۆنالیستی بە واقعی بەرجەسە بێتەوە لە حرەکاتی سیاسی ئەمڕۆی دنیاە و ئافاقە بخاتە بەردەم بەشەریەتی ئەمڕۆ من ئەوە وا بیرەکەمەوە بەڵام من هەنێک جارە بینم لە باس و لێکدانەوەکانی خۆمانە ئێمە چەپ و کۆمونیستەکان زۆر جار لە لێکدانەوەکانی خۆمانە نەهامەتەکان زۆر زیاتر بەرجەستاکەینەوە ینی من پێم وانە هیچ شەوسانەوەیەک بەبێ خەبات لە بەرامبەر یا بوونی هەبێ و هیچ ستەمێکی ژنیە کە لە بەرامبەر یا ستەم کێشان هەوڵ کار نەکەن خەبات نەکەن گرنگەوەیە کە ئێمە ئەو شێوازانی کە ئەم بەرامبەرچی تیا دەرەکەوێت یاخود ئەم وەڵامی تیا دەرەکەوێت ئەم ڕەتوێلەی تیا دەرەکەوێت ئەو شێوازانە ئەو فۆرمانە بناسینەوە ینی مەبەستمەوەیە کە لە ڕووداوەکانی دنیاە کە وەختێک شەڕ و شۆڕە بێ ئەوەی کە ئێستا من زۆرتر لە تەحلیل و لێکدانەوەکان نایبینم لەسەر ئەم تەحلیلی کە ئەکرێت لەسەر ئەم جەنگەکە ئێستا هەیە زۆرتر باز لە ترسەکە باز لە مەساتێکەکە باز لە تراجیدیایەکە کە ڕووی داوە بەڵام لە بەرامبەر ئەوەیە کەمتر ئەوە بینم هەوڵی ئەوە هەبێ تۆ شێوازێک تێگەیشتنێکی دیاری کراوت بۆ حەدەسەکان هەبێت کە خۆت بگەڕێ منەوە بکەی بزانی خەڵک چۆن لە بەرامبەریا هەڵوێستەگرێ و ئەو هەڵوێستانەی کە ئەژیری ئەمڕۆ چۆنن و چۆنی توانی لە کوێ دەست پێ بکەیت چونکە بەنەزەم من وایە بیرم خۆ ئەمە تێڕوانێکی ماتریالیستیانەشە کە جوڵانەوەکان کەسە فەعال و بڵین ئەوانی کە خاوەنی ئایدۆلۆژی دیاری کراونیا لێکدانەوەکی دیاری کراون ئەوان دروستی ناکەن جوڵانەوەکان و بەرامبەرشەکان خۆیان هەنە بێت و لەو شوێنە کە هەن هەیە بیان ناسێنی بیان ناسی و لەگەڵیان دەست و پەنجە دەربکەوە هەوڵ بێ بەرەو پێشیان بەری من زۆرتر لە لێکدانەوەکانی ئەم سەردەمەیە بۆ مەسایلی جەنگ و ئەوانە زۆرترەوە بینم بەڵێ جەنگی دوو بەرەی ئیمپریالیستیە ئەمیان محکوم ئەویان محکوم بەڵام سەرنجام جێگایەک نادۆزیتەوە ئەوەی کە بەدیلەوەی ئەلتەرناتیوە چییە ئەوەی کە ئەتوانێت بەربەمە بگرێت چیە و کام ڕێگایە کە ئەتوانێت چگامی کە ئێستا ڕوویداوە بە بڕامێ ئێمە چوین واردی قۆناغی تر بووین من لێکدانەوەم وایە ینی ئەم شەڕەی رووسیا مەسەلەوە نیە شەڕێکە کۆتایی پێدێت و ئەو زاکە نەگەڕێتەوە دۆخی ڕابردووی خۆی من وازانم کە ئێمە چوینەتە فازێکی ترەوە لە مێژووی سەرمایهداریکەیتر لەمە دووە ئەم بابەتە ڕووداوانە زۆر ممکنە و زۆر محتەمەلە و ممکن لە شوێنی تر بتەقێتەوە هەر ئێستاش
ئێمە زۆرتر لە ئەوروپا مابینین بۆیە زۆر بەرجەستەیە ژنا لە چەند نقاتی تری دنیا چەند وڵات بە ئەسلحە و بە ئینەوە خەریکی قەسابیکردنی بەشەرەکانی کۆمەلگاکانی تەنیش خۆیانن بەسەر ئەساسی دین لەسەر ئەساسی قەومیر لەسەر ئەساسی وڵات خەریکی ئەوانن ئەمە یعنی خەریکە بێتە دیاردەیەک کە تعمیمە بێ تقریبان شەڕ و شۆڕ هەر نەوەستاوە بەردەوامیش شەڕی تر دروست دەکات و پێشێنێ هەتا جوڵانەوەی ناڕزایی جاری وایە تەبدیلوێ بە شەڕی ئەهلی و بە مەساتێک و ئەوانە لەکوێ ئێمە ئەتوانین دەستبەرین بۆ ئەو مقەوماتانەی کە توانای ئەوەی هەبێ لە فەزای ئەم شەڕ و شۆڕەیە لە فەزای ئەم کێبەرچەیە وەکو چۆن لە بۆ نمونە لە کۆمونی پاریس ڕوویدا مەسەلەکەی تر ڕاکردن نەبێ کارگەرانی پاریس ڕانەکەن بڵێن شەڕی بینی دوو سەرمایهدار و دوو بۆژوازیە دەوڵەتەکەی ئێمە لەگەڵ دەوڵەتی ئەڵمانیایە پاشاکەی ئێمە پەلاماری داوە هجومی کردو ێستاش ئەڵمانیا هاتووە حەقێتی بێ تۆڵی خۆی بکاتەوە ڕابکەین پاریس بەجێ بێڵی نا مقاومەتیان کرد وە کۆمۆنیان دامەزران بسەن چۆن نتوانین ئەمانە ببینینەوە من کەمتر هەستەکەم دیدی ئێمە بەلای ئەمانەیە چێ نظری تۆ چییە؟ زۆر سپاس خۆی قسمێکی ئەوە ڕاستە یانی بێ شتەکان مەلموس کرێتەوە ینی بەڕاستی لە ینی ئەحکامی عامە نەوەسین یعنی نمێنینەوە بەڵام ئەوی کە گرنگە من حەزەکەم لەسەر مۆزوعی هەڵوێست لە بەرامبەر ئەم جەنگا باس بکەم هەڵوێست ئەوەی کە لە بەرامبەر هەردوو تەرەفی دەرگیر لەم کێشمەکێشا کە وەکو دوو قوتبی ئیمپریالیستی تعریفەکەی و ینی پرۆسێسەکەی ئەبینی دو چۆن ئەبینی کە یعنی کەپیتالیزمی ئەمڕۆ کەپیتالیزمی جیانی ئەمڕۆ ئیمپریالیزم چۆن ئەم قوتوببندی هێناوەتە ئاراوە و لە نقطەیەکە بۆ بە حرب بۆ بە ینی جەنگ و پێکداتان بەهەرحاڵ ینی هەرچەند ئێستا تەواو تێک هەڵ نەچوون دەردیهینەڵێ ینی بە حربی عالەمی بەڵام لە هەردوو لە وەسائلی مختلف ئەمیان وڵاتەکەی داگیر کردووە ئەمی کەشیان کە تەرەفی ناتۆیە يعني بأنواع وأشكال أسلحة وكو حربي بروكسي وكو حربي بالوكالة للرقي يعني أوكرانيا وصناعة بات بيشي أما حتى ويكي لاقي بأوكرانيا بلان بحثك الدعي ينوصل مسألة مشخص من برأي من موقف لبرانبر هردو طرفا استراتيجيتها يعني سياسة نية أو يزنية استراتيجية يعني عملها يعني بلين شنو استراتيجية ورقلي خۆی ئەگەر ئێمە سەری تەجروبەی جەنگی جیهانی یەکەم بکەین و هەڵوێستی عەظیمی ئەو سۆشیالیستەکانی ئەو کاتە لینین و تروتسکی و ینی ڕۆزا لوکسمبۆرگ و کارلێنێخت و هەمویان ینی هەموو قادەکانی ئەو حرەکەیە یعنی مەسەلەی گۆڕانکاری شەڕ بە شۆڕشی ئیشتراکی مەفهومێک بووە مەقۆلەیەک بووە ینی تەسەورێک بووە بۆ تحليلي أوضاعي أو وقتها طبعا تصورك شيء أساسي تحليلي آليتكاني حركتي إمبرياليزم حركتي سرماية لعهد إمبرياليزم كآخر قناغي وكتابك لينين باسيكا آخر قناغي تطور يعني سرماية دارية أساسي تحليلي مشخصي يعني أو أهدى تواني أنا أو سياستك ومن سبيلنا ذلك سياستك شورج جيرانا بوا سياستي يعني گۆڕانکاری ئەم ئەزمەیە بە ئەزمەی سەوری ئیشتراکی بە ئەزمەیەکی نەک ئەزمەیەکی شۆڕژگەرانە بەگشتی ئەزمەیەکی شۆڕژگەرانی ئیشتراکی ینی بەئاراسی سۆشیالیزم بەئاراسی سۆسیالیزم لینین ئەکید خۆت ئاگاداری ینی لینین لە چەندین شوێنە کە بازەکە بە دیقەت دەڵێ احتیمالە شەرارەیەکی زۆر بەسیط ئەم ئەزمەیە بکە بە شۆڕشی کۆمەڵایەتی بکە بە شۆڕشی ئیشتراکی لەو فترەیە يعني أم عهدي أمروش أم صراعاتنا وأم أزمي كسرمایه‌داری أمرو درگیری بوا بخوی کشمە جیۆپۆلیتیکس سەکانیەوە ئەم زمینەی خۆڵقاندووە ئەوەی چەنە طبقەی کرێکار چینی کرێکار و کۆمۆنیستەکان و بەرەی چەپ و ئازادی خوا منەظەمە و ئەفقێکی ڕۆشنی هەیە بەسەرێکی زۆر جدیە بەحسێکی زۆر جدیە ئایا تۆ استراتیجەتی شۆڕشی کۆمەڵایەتی لەم ئەهدا لە بەرامبەر ئەزمەیە تبنيكي يعني أقرينه بدوا وكشون بلنا إلا إصلاحات ونوع إلا خوخ نابال حركاتي برجوازي ل ولاتاني جورا مخصم شونا يعني مسألة ورقتني موقف لبرامبر هردوكيانا ودعوة كردني ولا يعني قرا يعني ددي هنا رأسي رمحكب خيبة دس بري برجوازي خوتا
ئەوەی کە کار لێک بنێخ دەڵێ ئەڵێ دوژمنی سەرەکیمان لە ناو وڵاتی خۆمانایە لە وڵاتی خۆتانە استراتیجێت ئەمە اینجا ئەم استراتیجەتە بەڕاستی یعنی بێ زۆر قسەی لەسەر بکرێت ورد کرێتەوە بکرێت بە سیاسەتی عملی من مەقسەمە نییە کە ئەم شتە ئامەی سەبازەکەین یەکسەر تۆ بینی بە شێوەیەکی میکانیکی و بە شێوەیەکی مبتەزل بڵێن مەقسەمێکێک بێت هینی بکات یعنی منە تەطبیقیکە مەسەلەکە ئەوەیە کە یعنی ئەم ڕێگەیە ڕێگەی خلاصی بەشریێتەوە بەرەو زیاتری ژەڕوا خۆتەمان لەم هینا ناوەسێ حتا بەدەست برجوازی خۆی نییە قوانینی حرەکەتی سەرمایه‌داری ئەمە هێناوەتەکایەوە قانونی ینی بڕۆ کتێبەکەی لینین بخۆێنەرەوە ئیمپریالیت کە خۆت احتمالە چەند جارێک خوێندی بێتەوە باشە ینی ئەڵێ ئەمڕۆیە ئەڵێ باسی ئەمڕۆکە ینی مەقسەم چۆنە ینی تەتەوری خودی سەرمایه‌داری تەتەوری خودی ئیمپریالیزم ینی ئەم وەزعی کە هێناوەتە ئارەوە ینی وڵاتانی کەی بەرز کردوێتەوە لەباری اقتصادیەوە هەماهەنگی پێڵن چی پێ ناهەوتایی تەتەوری تەتەوری ئابووری وڵاتان واقعەتێکی سەرمایه‌داریە ینی قانونە فعلەمەی هێناوەتە ئێمە دەرگیرین ینی بەشێت ئەمڕۆ دەرگیری ئەم وەسعایە جەم قسەکەم بە کورتکەمەوە نامێ زۆر وەختەکەی تۆش بگرم ینی مەسەلەکە مەسلەیەکی زۆر جدیە مووقفێکی اشتراکی و ئینتەرناسیۆنالیستی ینی کە هەردووکیان یەکشتن بەڕاستی لە یەک جا ناکرێنەوە ینی دوو مەقۆلەمان نییە لە پاڵیەکە یەکشتمان هەیە شۆڕشی سۆشیالیستی عالەمی ئەمڕۆ خۆ ئیسە تۆ خۆت باسی هێنت کرد باسی کۆمەنی پاریس کردێکێ لە شتە عەزیمەکانی کۆمەنی پاریس ئەوەیە کە ئاڵای جمهوریەتی جیهانی عالمی جیهانی ینی هێنەکان لاجئەکان یەکسەر هەڵبژێران بۆ هەیئەی قیادەی کۆمۆنە ڕاست چۆن ئەمانە هەموو شتی مەلموسن ئەمڕۆ کە ئێمە دەرگیرین لە عالەمە بەڵام قسەی زیاتری ئێمەکە لە هەر حاڵەتێک ئێمە تەطبیقیکەین ینی بە شکڵێکی ینی فعال و بەرجەستە ینی دقیقاً وایە ئەزانی بەڵام من مەبەستم چییە مەبەستم ئەوەیە کە ینی من لەگەڵ ئەوە هەم لەگەڵ ئەو تیرۆە ئەو تێڕوانینە هەم کە ئەمە هیچ شەڕێک لە تقریبان 100 ساڵی ڕابردوو لە 100 ساڵی داهاتووشەوە من قەول دەدەم هەروای لێ دێ ئەگە کاپیتالیزم بمێنێ هیچ شەڕێک لە بینی دەوڵەتەکانە بە دوور لە ململانی ئیمپریالیستی نابێت ینی ناتوانێت بچێتە دەرەوەی ئەم ململانی ئیمپریالیستیەوە ینی هەتا ئەگەر لە دەرەوەی ئەویش دەستی پێ بکە خێرا ئەچێت لەم قاڵبەیە خۆیەگرێتەوەوانە بەڵام باسەکە لەسەر چییە من مۆزوعەکە چییە مۆزوعەکە ئەوەیە ئەمەی کە ئەمە ململانیەکە لە بینی دوو قوتبی ئیمپریالیستیە مەسەلەن قوتبێکە یا دەوڵەتێکە بێ بە قوتبێک لە دنیایەکە کە پێی وایە فەراغێک دروست بووە هاتۆتە پێشەوەمانەوێت جێگی خۆی بگرێ لە نەتیجەی ئەمەیە دروست بووە مەجموعەیەک جوانیبی عملی ئەم مەسەلەیە هەیە ناتوانێت بیخاتە لاوە ینی من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم کە وەختێک سێری ئۆکرانیاکەم ناتوانم خۆم نێنمە بەرچاو کە من مەسەلەن ئۆکرانیەکەم لە کیڤژیم پەلامارە درێ ئەم شارە ئەوە دەبابە و تانک و تۆپ و دینی ئەرتەشێک بە 150,000 کەس هاتووە هەرچی بەردەزەکەوێ وێرانێکە هەموو شتێک قەسفەکە هەموو شتێکینەکە دروستە 100% دروستە کە یەک ڕژ نابێ لە پەنا دەوڵەتەکەی خۆما بوەستم و نابێ بچم هاوکاری ئەم وەلیگاشانە بکەم کە بۆ خۆیان بە جۆرێک لە جۆرەکان بەشێک بوون لەم ململانی و شەڕە بەڵام لە هەمان کاتە خۆ ناشتوانی دەستبەرداری ئەوە بیکە بڵێ نا مقاومەت هیچ نییە من ئەگەر بێم بەرامبەر بە ئەم هێزە داگیرکەرە موقف و هەڵوێز بنمێن و ئەمانە بووم بە بەشێک لە شەڕەکە ئێمە بەستمەوەیە شتێکەیە کە پێویستەکە کە ئێمە دقیق بین لەسەری ڕاستە ئێمە لە دژی شەڕین ڕاستە ئێمە لە دژی بڵین ململانیە شەڕخوازیانێکە لە بینی ئەم دوو قوتبەیە ڕوئەیە و ئەو زەمینانەی کە دروستی کردوین تۆ ئێستا بڕی بە سیاسەتەکانی ناتۆیە بچیتەوە وانە باشکرا بینی ینی خۆ تەحزیراتی زۆر کراوە پێشتر بە بایدن و بە غەیری بایدن و ئەوانە کە ئێوە بەم ئاراستەیە ئەڕۆنە پێشەوە ئەمە ئەبێتە هۆیەوەی کە شەڕ دروست ببێ بەڵام لەگەڵەوە شەهر ئەم کاریان کردووە ناتوانێت ئەسڵەن ناتوانێت بە دوور لە دەخاڵەتی ئەوان بووبێ بەڵام لەم ڕۆیەکە کە جێیشیشی دیاریکراوی وڵاتێکی ئەتۆمی کە چەکی ئەتۆمی هەیە 6,000 کڵاوەی ئەتۆمی هەیە و ئەتوانێت نزیکەی 7 جارە 8 جارە کورەی زەوی وێران بکە ئەوانە بەم هەموو
جێشە زەبەلاحەوە پەلاماری ئەم وڵاتی تەنیش خۆی ئەیاوە ئەوێ داگیری کات و بیکا بەهی خۆی و تەواو هەموو ئەو شتانی کە من بڕیارێم لەسەری هەوە و هەر کەسێکی لە بەرامبرا بوەستێتەوە ئەیپلیشێنمەوە لە دۆخێکی ئاوایە ناکرێ ڕاوەستانی شەڕ کۆتایی هاتنی شەڕ بە دوور بێ لە دروشمی ئەوەی کە رووسیا بێ بگەڕێتەوە بێ بکشێتەوە و لەم بینە من ڕاستی من چاو بۆ واژێ ڕەمزانم ئایا لە ناو ئەم ئۆکرانیا کاڵێن هەر تەنها فاشستەکان و بڵێ نازیەکانن کەچەکان بەدەستەوە لە بەرامبەر دەوڵەتی رووسایە گوجێشی رووسیا مقاومەتەکەن ئایا هێزێکی شۆڕژگێڕانە وجودی نییە لەم وڵاتەیە نە ئەنارکیستەکان هەبوو ئاخر کۆمونیزم لە وڵاتە مێژووی زۆرە ئەنارکیزم ئەسڵەن مێژوویکی دوور و درێژی هەیە لە ئۆکرانیا کامانە هەموو بەشێکن لەو هێزانێک کە بۆ نمونە لە شۆڕشی کۆمۆنیا لە پاڵێکا وەستا بوون ئەمانە و ئەمانە پێشەوەی کە ئەم شەڕەش ڕووبات من مەسەن بەیانامەیەکی ئەنارکیستەکانم بینیوە کاڵێمە کار بۆ واکەین ڕێکخراوی ئاسۆیی دروست بکەین لە شوێنەکانە جەماوە بکەین بە خاوەنی ئیرادەی خۆی وە هەوڵەدەین و ئێستا ئێمە لە ڕابردووە لە دژی فاشستەکان شەڕمانە کردوانە بەڵام ئێستا کە رووسیا هاتووە مقاومەت لە بەرامبەر رووسیاشە بۆتە ئەرچێکمان یعنی مەسەلەن بن بۆ خۆم چاوم بۆ ئەواگەڕێ ناکرێن هێزێک هەبێت لە ئۆکرانیایە دیفاع لە خەڵکەکەی بکە و لەم شەڕی مقاومەتا بەشدار بوو بێتووە هێزێکی سەر بە ئۆکرانی نەبێ ئەوەی کە ئاوا بۆ نمونە هەرچیەک لەم ئۆکرانیا ڕوایە ئەتر بەشێکە لەوەی کە ئەمە شەڕێکە لە بینی دوو قوتباوە ئێمە وەکو خەڵکانێکی پاسیفیست کە بەستەنها داوای ئاشتیەکەین و ئاشتی ببێت و ڕێکەون لەگەڵ یەکا و هەر شوێنەکەیەوە مەسەلەکە کۆکەنەوە ئەوانە شەڕە کۆتایی پێبێنن من ئەمە بە هەڵوێستی شۆڕژێڕانە نازانم ئەمە نەزەری منە من ئاوای تێگەم نازانمەوە زۆر باشە ینی باسەکە بەڕای من ینی تۆ لە زاویەوە کۆ بۆ ڕۆشتوی تۆ ئەوە تەمان ڕای خۆتە ینی من تەقدیریەکەم بەڵام ئەوەی کە گرنگە بەڕای من ینی سە تۆ مەسەلەن نمونەیە بێنەوە بەرچاوی خۆت ئەگەر مەجموعەیەک ینی مەجموعە لە خودی ئۆکرانیا خەڵکی سۆشیالیست و کرێکار و ئەوانە توان حتا مسلحیش من لە شوێنێکە بتوانن لە جێگەیەکە مقاومەتی رووسیا بکەن ئایا حکومەتی ژێرنسکی لێ قوڵەکان لێ قوڵ ناکات ینی دوژمنەکەی یەکسەر ئەو تەطبیقیەکە یەکسەر ئەو چەکەکانی ڕوویەکاتە سەر ئەو کۆمەڵی کە لە منطقەیەکی دیاریکراوە توانیوانە بە مستەقلی بە جێجی هین بڕۆن ینی منطقی شتەکە وازەحە من طبعا من نامێ بچمەنەوە تەفاسیلی عملی کە لە ئەکرانیا ینی چی ڕوە تەمان ئێمە وەکو کۆمۆنیست وەکو خەڵکی سۆشیالیست بەڕاستی هەمومان لەگەڵ ناڕەحەتی ینی دڵمان لەگەڵ ئەو تراجیدیایە کە خەڵکی ئۆکرانیا دەرگیرێتی ئێستا بەڵام هەر خودی ئەم تراجیدیا کە ئێستا ڕوویاوە ینی هەیئەی حاکم لە ئۆکرانیا يعني ئەم حربەکە ڕوویان ئیدامی سیاستە ینی سیاستی پێشتر لە ئارا بووە و سیاستێکیش لە پشتی ئەم تەحڕکەوە هەیە و ئەم ینی تا ئێستا ئێستا تۆزە تراجعیان کردووە بەڵام تۆ مەسەن وڵاتێکت هەیە یعنی ئیلا ئەبێ بەشێبی لە کەمپی ئیمپریالی غەرب ینی دیفاعکردوەکە بە ئەندامی ناتۆ بی ینی ئەم کێشەیە بینی بەسەر ئەم کۆمەڵگەیە ینی بە ئینسان تۆزە بە واقعی بیری لێ بکاتەوە باشە ینی ڕاستە سڵاعەکان موجودن مەشاکلەکان موجودن سیاستەکان خۆیان دافعی ئەم قەزایانن بەڵام لە هەمان کاتیشە ڕێگەی کە هەیە ڕێگە هەیە کە مەسن تۆ بتوانانی ئیلا حەدینمە يعني ئەگەر تۆ يعني ئەوانە خۆی ئەسڵ فاسدن يعني ئەسڵ نوێ نازی و تێکەڵە لە مجموعەیەکی زۆر پرۆبلەماتیک يعني ئەبوو مەشاکل دەردی ئەمە جانبێکی کەی يميني متطرف لغرب ولا أوروبا يعني دفاع بوتينكا يعني بشكل يعني عابر القارات عابر الحدود نيا فار رايتكي يعني يمين متطرفكي رازروكي يعني دفاع لروسيا كان باشا بقي كارجر لو خلقي سوشياليست ئازادی خواز لە ئەوروپا و لە ئۆکرانیا دەرگیری ئەم هەجمە شەریسەیە حتا ئەگەر نازیەکان کە ئێستا ئەمڕۆ لەناو ئۆکرانیا بە دژی رووسیا وەستنەوە لەم لاوەسێرەکەن هینەکانی فەڕەنسا و ئەڵمانیا و شوێنەکانی کەنیە بەریتانیا هەمووی نییە چاوێکیان لە پۆتنە ینی مایکل چی پێڵنەوەی بەریتانیا نایجل فەرەج نیە برادری هینە برادری پوتنە
وڵاتێکی بەهەرحاڵ مەقسەم چۆنە ئەم مەسەلانە هەمووی لە ئارایان ئێمە من قسەکەم چییە؟ یعنی ئەگەر حرەکەیەکی مستەقلی خەڵکی کرێکار زەحمەتکێش ئینسانی سۆشیالیست کۆمەنیست ئەو جیاتانەی ئەو چەپانەی کە لەوێن بتوانن بە مستەقلی دیفاعکەن نەچێتە نەبن بە وەقودی دەستی حکومەتی ژێرنسکی و جەماعەت ئەو بەحسێکی گەیە ئەتوان لێدە و مقاومە بکە بەڵام نایەڵن یعنی خۆشمان لە عێراق و لە کوردستانە هەزارمان لەم هینانە دیوە لەم سیناریۆیانە خۆ دەزانیت ینی حتا لە بدایەتی هینی شوراکانەوە ینی وەنێ مقاومەی مستەقل بەڕووی حکوومەتی باس و ئیلا ئاخری یعنی ئەم لەم لاوە خەریکی دەسەڵاتگرتن و کۆنتترۆلیتی بەسەر مشتەماکە ئێمەش لەم لاواچین مقاومەکەین باشە ینی مەخسم چۆنە ینی برژوازی وازە لێنانە دژمنەکەی تۆیت لەناو خۆی ئۆکانیاشە هەمان منطقەی گرێتەوە بەڕای من غەزانی چۆنە خۆ من ئەوە ئازانم کە ئەوە شتێکی سەختە بەڕاستی چۆن ئەکرێت بکرێ من نازانم بەڵام باسەکەم لەسەر شتێکی ترە ئەنانی ئەوەی کە کەسێک لە دەرەوەی ئۆکرانیا بە کورتی و بە یەک دێڕی پچکۆلە و ئەوانە ئیدانەی هەموو مقاومەتێکەکە لە بەرامبەر حکوومەتی بەرامبەر جێشی ڕووسایە ئیتر تۆ ناتوانانی لێرە فرسەتێک دۆزیتەوە بۆی بزانی ئایا هێزێک هەیە لەوێ دەرەکەوێ دەرناکەوێ ئەتوانێت بەجیا مقاومەتکە شارێکی بکەوێتە دەست کە حکومت وازی لێ هێنا و خەڵکەکەی وازی لێ نەهێنێ ئەخرامانە هەموو احتیمالاتن هەموو ئەگەرن کە لە پێشایە باشە مەسەلەن گەڕێرەوە بۆ کۆمۆنە بۆ نمونە ئەوەی ئەو حکوومەتێکە لەسەر کار بوو کاتێکە پەلاماری بروسیا ئەمانە حکوومەتێکی کۆنە پەرست و ڕەجعی بوو بۆ مەسەلەن پێی خۆش بوو کارگەرانی بێ ئەساسەن کۆمۆنی پاریس لەبەر خاتریەوە نەبوو کە بڵین بۆ ژوازیەکەی خەریک بوو ئەیویست چەکیکە ئەیویست جێشی وەتەنی ئەوەی حرەستی وەتەنی چەککە و کارگەران چەککە و ئەوانە لەبەرەوەی ترسا بروسیا لەگەڵی ڕێک نەکەوێت لەگەڵ بروسیا ڕێکەوت بوویکەوە پاریسی پێداوانە وڵام کارگەران قوبولیان نەکرد بەسم وۆی هەمیشە ئەمان ئەم مواجهاتانە ئەبێ هەمیشە ئەو ڕێگایە ئەژیرێ بەڵام باسەکە لەسەر سیاقێکی دیاریکرا و معەنە من شێشەکەوا بینم ینی دیدگا و تێڕوانینمان بۆ ڕووداوە سیاسەکانی دنیا جۆرێکی لێ هاتووە کە لە تەحلیلمانە تەنها فاکتەر و ئەکتەرێک ئەتوانێت دەور ببینە دەوڵەتەکانن بۆ نمونە خەڵکی چەپ و کۆمونیستوانە لە خلالی زەختهێنان و فشارهێنان و مزاهرەکردن و داواکردن و خواست پێشکەشکردن و ئەوانە ئەبێ سیاسەتی خۆیان بەرنە پێشەوە ئەوەی کە تۆ خۆت ئیقدام بکەیت کارێک کە خۆت ئەبێ بیکەیت ئەمە لە تێڕوانینی کۆمونیستەکانە بە گشتی غایبە ینی ڕۆڵی جەماوەر خەڵک کە بتوانێت خۆی ڕزگارکە بووە بە شتێکی لاوەچی سەرنجام هەتا ئەو فعلانەی کە ئەکرێ ئەو ئەکتانەی کە ئەکرێ هەر ئاکتی دەوڵەتەکانن بەڵام جاری وایە لە ژێر فشار و گوشاری جەماوەرە ئەکرێت ینی سەرنجام ئەکتەر هیچ کاتێک جەماوەر نییە ئەگەر تۆ بوارێکت بۆ لێکدانەوە لە لێکدانەوە سیاسەکان تا لە لێکدانەوەی دنیا بوارێکت بۆ ئەمن نهێشتەوە ئەو دەمەتا ناگەڕی بە شوێنیا بوون منە هەتا هەر بەو سێغانی کە پێشووتر بەو فۆرمانی کە پێشووتر تۆ جوڵانەوەی شۆڕجێڕانی کارگەرت ناسی و لە فۆرمانەیە بۆ یەگەڕێکە لەو فۆرمانە نەدۆزیوتر ناگەڕی بە شوێنی ئەبزانی ئەم ئاعترازە ئەم ناڕەزاییە کە حتمما وجودی هەیە کە ناکرێت خەڵک لەبەر خاتری کۆمونیزم و لەبەر خاتری مارکس نەبوو پێشتر خەباتی کردووە خەڵک لەبەر خاتری لینی نەبوو هاتو خەباتی شۆڕجێڕانی کردو چەساوەتەوە شعوری بە چەسانەوە کردو قبولی نەکردوێتی دەزێمە خەبات و کارەکەم لەبەر خاتری ئەمانە بووە ینی ئەمە کە ئاوا وجودی هەیە لە چه فۆرمێکا دەرەکەوێت تۆ ئەگەر اعتیبارێکت بۆ ئەمە نابێت لە ساختار و بیرکردنەوەی خۆتە لەو سوالانی کە پێشکەشێکی لەو سوالانی کە تەرحێکی ئەنی من نازانم بۆچی چەپێک نەیپرسی ئەرە باشە ئەمەی کە ئێستا لە ئۆکرانیا ڕوئەیە ئەمە چییە ینی ئەمە ئایا بەسەرەن چەپێک لەوێ هەیە ئایا گروپێکی مەسەرەن پێشکەوت و خواز لەوێ هەیە کە لە دژی فاشیەکان بێت و لە هەمان کاتە لە دژی ڕووسیا کەسم سوالە ناکە کەسم پرسیاری بۆ مەترحنێ و مشکلەکە لەوەیە ئەبینم یعنی نەک لەسەر جوابەکان و نەزەرەکان و تیۆریەکانت لەسەر میتۆدۆلۆژی تێگەیشتنت لە ڕووداوەکان جۆرێکە کە پرسیارەکانیش مەترح نابێ من مشکلەکە ئەوەیە بینم من تێگەیشتم لە عینەکە ینی لە قسەکانت زۆر باشە بەڵام یەکشت وەرگە بە نەزەریاتیمان مەسەلەن ینی ئەوەی دیفاع لە حکوومەتەکە فەرقەکە خۆش تقریبا باست کرد ینی
مقاومەی خەڵک بە مستەقلی لە دەوڵات لە حاڵەتێکی وایە یعنی بەنەوەک هەیە إلى حد ما ئیشارەتێکی پێ من تەسەوڕ داکەم لەو کۆچڕەویە خەڵک یعنی هینی نەبێ هەر ئەعتراضی نەبێ بەرامبەر ئەو دەسەڵاتە بەرامبەر نازیەکان یعنی ڕاستڕەوەکان بەرامبەر خودی ئەم سیاسەتانەی کە ئاوا ئەم کارەساتەی دروست کردووە یعنی ئێمە لە کوردستان بە تایبەتی نیە هەموو بەشەرە یعنی ئەم بەم هینانە تێپەڕیوە لە بیرتانە لە کارەساتی هەڵەبجەوە بیگرە لە ڕەوەکەوە بیگرە لە هەموویەوە کە خۆشمان تایە بووین باشە یعنی بەشێکی ڕۆکەی لەمە بوو ئەمە چییە ئەم میلیشیانە و ئەم حرەکەی ئەم کارەساتە بەسەر خەڵکیانی حتا هینەکانیان گرتبوو ڕێگەی سلێمانیان گرنیان لێش کەس دەربچێ باشە کارەساتی خۆڵقان بە سەدان و سەدان خەڵکتیاچوو لەو مەسەلای مەخسەم چۆنە ینی لە ئۆکرانیا کە بە تایبەتی خەڵکی کوردستان و عێراق یعنی تەجروبەیەکی زۆری هەیە لەم مەسائلانە خەڵکی شەرقی ئەوسەد بە تایبەتی یعنی مەوزوعی مقاومەیەکی مستەقلی کرێکاری و ئازادی خواز و ئینسان دۆست مەطرحە ینی بەڕووی هەموو ئەو جیاتانە و حتا ئەگەر حکومەتی ژیرنسکیش بێتە سەریان مقاومەی بکەن و بۆچیان بڕۆ هەر مەطرحە بەڵام مقاومە على العموم لە خلانی ئەم حکومەتەوە کام حکومەتە خۆی سیاسەتێکیە من و تۆ بڵین و نەڵێن سیاسەتێکیە ئیسنادی لەسەر غەربە ئیسنادی لەسەر نەیتۆیە پیشمانی تەسیە تۆ خۆت متابعەی هینەکانت کردووە لە کۆنگرێسی ئەمریکی لە هی بەریتانی پەرلەمانی بەریتانی لە ئەڵمانی چەپڵی بۆ لێیان و هین یعنی نەوعەکە بەڕاستی نییە هیچ خەسڵەتێکی یۆکچۆمڵی تەقدمی حتا ئینسان دۆسی لە هینەکەیان نەماوە قەطعاً وایە هیچ گومانێک لەوەیانێ وە منیش زانم تۆ ئەوە هین ناکەی ینی بەخسد ئەوە نییە ینی دفاعکەی لە حکومەتەکەیان دەینەکە بەسمۆنێت جوابیتەوە بەڵام واقعەتەکە ئەمەیە کە ینی طبعا تەفاسیلی عملی ناو ئۆکرانیا ینی ئێمە لە دەرەوە ناتوانین ئەوە بڵین وەکو چۆن بڵێ شتەکان داڕێژین سیاسەتێکی قاڵب کراوە هین بڵێن ئاوا بکە ئەتوان لە خەتی عامە ئینسان قسە بکە لە خەتی گشتیا قسە بکە من ینی ئەمڕۆ ئەوەی ئەلێکس ئەوەی SWP هینێکی بڵاو کردوتۆ لە تویتەر باسی مجموعەیەکی چەپی ئەوەیە کە لە ئۆکرانیا ئیژەکەن ئەم حزبانیان کە هین کردووە کە ئلغا کردوانی مەرعیان کردوون ینی ژنسکی ینی مەرعی کردوون بەشێکیان چۆن إلى حد ما مثلا دفاعەکان لە رووسیا بەس بەشێکیان وان نییە ینی إلى حد ما حتى مجموعاتی کەمیشن و ئەوان حتى نوعی لە تەشویهیانەیە من هینەکەیم خواندوتەوە ینی شعورەکەم حتى نوعی لە تەشویبوون لە مقاومەکانە هەیە ئەوەی پێ نییە کە وەکو من توی سەباسەکەیم بڵێن بە مستەقیلی بیرکاتەوە لە شتێکیاوە هەر بیرەکاتەوە مقاومە خۆی چەپیشە ینی ئەوە نییە بڵێ چەپ نەبێت ئەو بەشەرە مەخسەم چۆن ئەمانە هەن لە تەفاسیلی ناو ئۆکرانیا شتی زۆرتیان بەڵام مۆزوعی ئەساسی بەڕای من بگەڕێنەوە بۆ نقطەی ئەساسی لە جەوهری مۆزوعەکە خۆ ئەگەر ینی من حەزەکەم قسەیەکی کەش بکەم ینی دوور نییە کە تو باسی سیاسەتی عملیەکەی دوور نییە تەجروبەی ئۆکرانیا ئەگەر بتوانلایە لە ئاکامی ناکۆکیەکان و ناڕەحەتی و تعقیداتی ئەم وەزا حرەکەی بۆ ئیتیجار بڕۆشتا کە بە مستەقلی مقاومەتی رووسیای بکردایە و بە مستەقلی مقاومەتی دەوڵەتی خۆی بکردایە یعنی ئەو سیاسەتەیە کە بەحسە کرێ ئەو سیاسەتەیە کە ئەڵێ ڕاستی ڕەمحەکە بخەرە ڕووی هین ڕووی بورژوازی خۆت و خۆ مستەقلکە خۆ لە سیاسەتی طبقات جاکەرەوە طبقەی کارگەر بە سیاسەت دەتوانێت جابێتەوە ینی ئەتوانێت استقلالەتی طبقاتی خۆی بکە ئەو حرب بێنە حربی سیاسەتە ئەو حرب بێنە ئێمە بچینە ڕکێفی حربەکەی تەواو ینی هیچ قسەیەک لەسەر استقلالیت نەما قسەیەک لەسەر خەتی سۆشیالیستی و شۆڕژ گێڕانە نەما بەحث ئەمەیە رابطە بە ئۆکرانیا ئەزانین چۆنە ئێستا مەسەلەن تۆ خۆت ئاگاداری ئەمە لەناو حیزبی کۆمونیستی کاگەری ئێرانە لە سەروبەندی پەلاماری هینە پەلاماری ئەمریکا بۆ سەر عێراق طبعاً ئێمە ینی ئێستا زۆرم بەلاوە سێ لە مەسەر نازانم ئاگاداریانە حیزبی شوێ عێراق و حیزبی شوێی کوردستان و ئەوانە عناصرێکی زۆریان تایە بە تایبەتی حیزبی شوێی کوردستان من حیزبی شوێی عێراق نازانم هینەکانی چێ وەڵام بەنامێکی سکرتێرەکەی هەبوو هەڕێک داکۆچێشی تەواوە لە پۆتین ینی لە تەرەفی پۆتینە طبعاً ئەو وەختە کە شەڕی عێراق بوو ساڵی 2023 ئەوە بەهینێکەوە بە شەرمێکەوە یانوت لا للحرب و ئەوانە وەڵام چون بۆ مؤتەمەری لەندەن و شەریک بوون لەو مؤامەرەیە کە لە عێراق کرا دوای بوون بە عوزوی مەجلیسی حکوم ینی بەس بەشێک بوون لە شەڕ
ینی من نازانم حیزبە زۆری شەڕ پێخۆشە لە هەر شوێنە شەڕ بێچێ لەگەڵ شەڕکەرەکەیە بێت لە جاتیەوەیکەوە لە بەرامبەر شەڕکەرا بوەستێت و ئەوانە ئەو دەمانە کە ئەم کەسانێکی ئێستاش دامی پۆتینەکەن و لە کەنار پۆتینەوە ڕاوەستاون و پەلاماری ئۆکرانیادەن و هەموو شتێک لە ئۆکرانیا بە فاشیز دەزانن و بە وڵاتێکی زانن کە ئەڵمانیای نازی تازەوێ بێ پاکرێتەوە لە ئین و هەموو خەتاکانی دنیا و ئەوانەی تر سەرمایه‌داری و کاپیتالیزمیانی ئەمریکا ژانی کاپیتالیزم لە دەرەوەی ئەمریکا کاپیتالیزم وجودی نییە سەرمایه‌داری وجودی نییە ینی بۆ نمونە پۆتین سەرمایه‌دار نییە نا 500 کەس مەسەلەن ئۆلیگارشی ناو رووسایە بای 150 ملیۆن خەڵکەکەی سەرۆت و سامانیان هەیە ئەوە سەرمایه‌داری پێ ناوترێەوە بەشێکە لە سۆشیالیزم لەلای ئەوان باشە ینی هەموو ئەم تەسویرانەیان هەیە ئەو دەمانە کە ئێمە بەم حیزبی شوێ و حیزبی شوێی کوردستان و حیزبی شوێی عێراق ئاوا بوون ئێمە مانان لە دژی شەڕ بووین بە هەموو معنایەکی و ئاگاداری کە لە ناو حیزبی کۆمونیستی کرێگاری ئێرانەوە بەشێکیش ئێمەیان داخڵ کرد لە مناقەشاتەکانی خوانە قسە لەسەرەوە بوو ئایا ئێمە دامیە و مقاومەیە بکەین کە دروستە بێت لە بەرامبەر ئەمریکای یان نا نازانم بیرتیان نا ئەمە یەکێک بوو لە مەسایلەکان لە حاڵێکە حکوومەتی باز باشکرا حکوومەتێکی فاشست بوو بەڵام سوال هاتبووە سەر ئەوەی کە ئایا ئێمە لە دامی ئەم مقاومە بکەێنە و من بیرم نایە ئێمە قسەمان بە مقامە ژنیۆمە بە مقاومە دابێ بیرم نایە من بوتبێتمان هەموو مقاومێک لە بەرامبەر ئەمریکا مەحکوم و مودانە نەک ئەسڵەن وامان نەوتوە بگرە بە جۆرێک لە جۆرەکان خۆمان بە بەشێک لە هێزە مقاومەکان نەزانی بەڵام بەیتر بە چەکنا بە سیلاحنا ئەمانویست بە هێزی جەماوەری بیکەین بە ڕێکخراوی جەماوەری بیکەین لە بەغایە مەسەلەن مزاهراتمان ڕوبەڕووی هێزەکانی ئەمریکا سازدا لە دژیان وەستاین لە دژی مەجلیسی حکوم وەستاین لە ئەوەین ڕۆژە وتمان ئەمانە ئەم تەشکیلۆ پێک هاتەیە کۆمەڵگەی عێراق بەرەو نەهامەتیە باتەوەوانە ئەم مەوزێ ئەمان کرد ئەم هەڵوێستەمان کرد ینی بەڵام ینی ئیدانەی مقاومەتمان ناکرد ئێستا لە ئێستایەکە کەسانێکی شوێ و کۆمونیست و بەناوی کۆمونیزمەوە ئیدانەی ئەوە بکەن کە هەر شەڕێک لە ناو ئۆکرانیاکرێ بۆ مقاومەتکردنی رووسیا ئەمە هینە ئەمە لە فەلەکی غەربا خولێتەوە ئەوانە منزەرە من بە تەسویرێکی نادروستێ بینەوە بۆیە من لێرەوە پێم وایە باسەکە لەسەرەوە نییە ئێمە مەوزوعیەن هێشتا ئەمە هیچمان نەدیوە هیچ جوڵانەوەیەکمان نەدیوە لە ئۆکرانیا بڵین پشتیوانی لە مقاومەتی شۆڕژێڕانی خەڵکی ئۆکرانیاکەین ئەمە نا بەڵام خۆ ناشکرێ دوژمنایەتی بکەیت و بەڕاستی من لە بەرامبەر پەلامارێکە کە رووسیا کردێتی بۆ سەر ئۆکرانیا باشترین شت لەو جێگایە ئەوەیە کە رووسیا نتوانێت پەلاماری خۆی بە سەرنجام بگەێنێ و رووسیا نتوانێت سەرنجام ئەم وڵاتە وێران کات و بەدەستیەوە بگرێت و ئەو شتێکە موامەرەی کە بەدەستیەوە بۆ بیکرێت ئەگەر ئەم نەخشەی رووسیا ئێستا بۆ 20 ساڵە 25 ساڵە ئەمریکام کارانەکە دێتە عێراق چێتە ئەفغانستانە چێتە چووە پەلاماری ئەو شوێنانە دەبێرانیانەکەوانە بەڵام جارە رووسیایکە ئەگەر ئەمە بەم شێوازی کە ئێستا رووسیا ئەیباتە پێشەوە بچێتە سەر و ئەمە ببێ بە قاعیدەیەک بۆ معاملات و پەیوەندەکانی نێودوڵەتی ئەبێت تۆ دەست لە هەموو ئاسایشێک شوی لە دنیاە ینی ڕاستە ئێمە مؤسساتی دەوڵەتی دنیا و ساختاری دەست دەوڵەتی دنیامان پێ دروست نییە و پێ قوبوڵ نیە و لە دژی هەموو دەوڵەتەکانی بەگشتی بەیەکەوە بەڵام خۆ لە دژی ئەوە نین بێکەوە بە ئاشتی هەڵکەن ببێت دایمە شەڕ بێ لە بینانە دایمە ئەم پەلاماری حدودی ئەو بە چینە پێش سڵحی وێستڤالن کە دەوڵەتەکان ڕۆیشتن پەلاماری یەکتریانەدا و حدودی دەوڵەتەکان بە شەڕ دیاریەکرا هەر 6 مانگ جارێک کەشیشانە چۆ پێشەوەیانەتە دواوە ئەگەر ئێمە بگەینەوە ئەو قۆناغامەیتر ئەو قۆناغی لە ناوچوونی بەشەریەتە بەڕاستی قۆناغی ئەو بەربەرێتەیە کە باسێکینەوەمانە من ئەمە بە ئین نازانم بۆیە من پێم وایە مقاومەتێکە ئەکرێت لە ناو ئۆکرانیایە ناکرێت بە مودان بێ و ناکرێت چاوەڕوانی ئەوەی لێنەکەی فرسەتی ئەوە نەدۆزیتەوە هەوڵی ئەوە نەدەی کە بزانی ئایا فاکتەری چیتیایە قابلی دیفاعکردن بیاننا من تێڕوای نەکەم ئاوە و باسی لە شوورەکانی شکراچینە سەر شوورەکان وڵام پێم خۆشە ئەگەر مەجان بێت زەحمەت ئەزانی چۆن یعنی ئەو یەکەم شتەوەی کە مقاومەت کە بە شێوەیەکی عام مەطرح ئەوە من تەسەوڕەکەم ئەوەوان نییە چکە بۆ مەسەڵەن مقاومەی داعش و قاعیدە و هێزە ئیسلامیەکان لە عێراقا و حتا ئێستش نییە قسمێک لە میلیشیاکان مۆزوعی مقاومە بەرامبەر ئەمریکا بە یعنی ناوێنن مقاومە یعنی حتا مەسەڵەن مجموعاتی کەی سەر بە غەرب و بە دووەلی خەلیج بێنێ مقاومەی ئێرانەکە على ئەساس ئێران عێراقی داگیر کردووە
ما بعكسه دجي هم أو نوع مقاومة ثانية، يعني مقاومة على العموم موجود اثنين، مقاومة مسألة مشخصة سياسي مشخصة، يعني بيو تحديد كين براسي يعني أو يعني نظم أو أبحاثانش كبيش تباس كلام من هنا كيم لا يتوخال، بس من بخوم شخصا قناعات ما نبوك بهيج نوع إما على العموم مقاومة هنكين مقاومة تبني كيم دجي أمريكا بوين دجي وسانوي خلق جماور بوين برويا خوش من نشاط ما كردو بدجيان اتحادية ما ندرس كردوها كامبينات ما كردو شي ما ندرس كردو وكشتي مدني كردو معنا بس ذرة مساومة نقال هي جهتي إسلامي وغير إسلامي وقومي وبعثي أو أنا بعكس زور بالشديد بريانا وسائل توك بناي مقاومي أمريكا هاتون جرائم يعني كردو يعني نوع مقاومة بارحال بس أما بالتحديد كين مشخص كين بلام أويكا يعني من تفاصيل كي بلين ناو أوكرانيا حزكم أو بلين يعني سياسة ملموسة باس ماكر يعني إما لقل أواهنك يعني كمان من بدايات باسم كده وتم أم سياستي وسانو بدجي هردو طرف طبعا يكن لا أساس كان ويك أو طرفيك الدفاع للروسيا لم حربها لم جنگها ويعني حزبي الشيوعي وغير حزبي الشيوعي ومعناها هم براسي من له مقابلي بيشوشا لقناتي غد الاشتراكي باسم كردوه الناس تصوركم خوش يقول لي بوبه يعني باسم كردوه اما يعني حركات قومي اسلاميه ام قصيه طرحه كان حزب الشيوعي عين شد بشكل له حركه اسلامي قومي الى كيكي بالسوشياليزم وكومونيزم ازادي خوازي ونما واجينا تشبه الشريعه التصوريه وكاي كبير لم كامبينا لم شرائع دفاع لروسيا بكا يعني بشري ازادي خواز يعني بشري سوشياليست وكومونيست شلون بدفاع لروسيا كان روسيا يعني امنا بين روسيا بشكل يعني دولتك امبرياليستيه خليناك اقتصادي روسيا يعني امريكا غربنيه بلام لازمني بروسي اقتصادي عالمي وصراعاتي آبوري وحربي آبوري وشوزان صراع لسر مناطقي نفوذ ولسر بازار ولسر يعني بطلان بردني بولاتانيكا اما انا همي بشكل خصائصي روسيا طبعا حزكم نقطه اشارت في براسي يعني ام عهدي امبرياليات وتطوري امبرياليات دوكو كبدايات باسم كده يعني عليك كتابكي لينين الامر يعني موجودتي هي يعني برين تطبيق به يعني ام هجماتاني شتيابه يعني ولاتاني ضعيف دايجيرك ولاتاني ضعيف شريتي عندي تو خو اما لما دو سيدي رابردوا شوار دي رابردوا هم عراق ومنطقه الشرق الاوسط حرب فلاكت بو هم صراعاتي امبريالي ام كشمكشانيه ك بطبيعتي حاولاتاني ضعيف كم قدرت اكون يعني ابن بضحيه ما يتقال لێرە ئینەکەتی خۆتی بیر نەچێتەوە بەڵام آخر ئەمریکا عێراقی داگیر دەکرد مەلاین خەڵک هاتە سەرجادە لە بەرامبەری ئاوەستایەوە ئەفغانستانی داگیر دەکرد مەلاین خەڵک نێتوەرکی دژی شەڕ ڕۆوانەی دروست دەکرد لە هەموو شوێنێکا و مزاهرات بوو ئێستا چۆن ئەکرێ ئەو هیرانە ئەو جوڵانەوانش لە دژی شەڕ ڕێک و ڕازەوت مەڕۆ عێراق داگیر مەکە لە دژی ئەمریکام کە شەڕە فرۆشێ بۆ ئێستا نابێ لە بەرامبەر فوتينا ريك وراس بلن فوتينا آخر من متفق لقلتها بوابة أو تشبيك أو ناك براسينيا خلالك درجة استكشري للسيستم كايدي إلى قبة هنا ونيا مثلا خليناك أكثريتي تشاب قلتم ملاحظة كي بيجي أو بشانك سلب حزب كومونيستي يعني إلى قبة تقنيتين هنلقى حزب كومونيستي روسيا ويعني حزب كومونيستي كان تي ستالينية يعني حسب ستالين كان لقلا معنا يعني بيج قال معنا بري تشبي أويك تروتسكيتا يعني بلين يعني زيادة أفكاري أوي تبني كدوا معنا هم يعني تقريبا موقفان إلى حد ما ورقتوا برامبر هردوك يعني بلان بشيكي كشيكي جولة هي براسي لنا تشبي إسا لبرامبر أم حربها كبحكم أويك إمبرياليزمي غربي يعني شرف فرتنو ام يعني دوسيا دي رابردوها ام حربوا كارساتين وتوا يعني او هنا نيه بران بروسيا كوا غلطه بالرايمن وابي موضوعي يعني وكتوت يعني مش لقوا هم مفروضه يعني اكشن بكري تظاهرات بكري مظاهرات بكري وهمو وكشون انتي حرب دروز بو ديجا شر
لە 2002 چەند ملیۆن بەشەر لە هەموو پڕی ئەرزی هاتە سەر جادەکان بۆ حربی هین ئەبێ ئەمە جوان بێ ئەوە حقیقەتە منش لەگەڵتان و دیارە سیاستێک لە پشتی و هینەوە هەیە ینی غەڵەتێکەیە لە شێوەی تەفکیرە بەڵام ئەوەی کە مهمە چەپی ئەمڕۆ تقریبا ئەوەی کە ئینسان متابعەکە ئەکسەریەتی ینی بە دژی هەردوو تەرەفەکەیە و ئەکسەریەتیشی ینی ئەم واقعەتەی ئەمڕۆ ئەبینن بەڵام بە عملی چۆن تحویلەکەی بۆ سیاساتی عملی ملموس ئەمە بەحسێکی کەیە بەڵام ئەتواندێ هەمووی ئیتفاقکان لەسەرەوەی کە بزوتنەوەیکی دژە جەنگ عالەمی بەرپا ببێ و لە هەردوو تەرەف کوتێ ینی بە حقیقەت و بەڕاستیەکێک لەوانە ناز ئەمڕۆ خەبەرێکم بیستووە کە کرێکارانی ئیتالیا مانیان گرتووە هینەکانیان بار نەکردووە ینی وەنیە ئەسلحە ناردن بۆ ئۆکرانیا بۆ نازم بۆ چ وڵاتێک بووە باشەوە ئەوم بادرێکی زۆر گەورەی داوایە کراوە کە ئەمڕۆ گوایە ئیتالیا لە هین بکشێتەوە لە ناتۆ بکشێتەوە شتێکی وا قسەیەکی وا کراوە کە بۆ خۆی هەنگاویشی زۆر پۆزیتیف و زۆر جددیە لە بەرامبەر ئەم شەڕێەوە ئەمە واقعەتەن ئەوەیە کە ئەبێت چینی کارگەری دنیا بەم جۆرە هەڵدەست وەرد بێ لە بەرامبەر ئەم شەڕێ ئەوە بزەبت ئەوە ینی سمەسەحتا هینەکەشی گۆڕاوە ئەوە چۆن بڵێ تقریبا ئەگەر ئینسان تۆسی بیری لێ بکاتەوە شعورەکە ئەگەر چەپ ئەوە نەکە ینی وەزعەکە چۆتە شوێنێکی کە چینی کرێکار خۆی بەشی ڕاهبەری بەشی پێشڕۆی بتوانێت ئەو موقیفە ڕادیکال و چینایەتی وەرگێ بەرامبەرم حرب بەرامبەر هەردوو جیات ڕاستە من نەزانین چۆنە لێرە پێم خۆشەیە شت بیری تۆ بێنمەوە من لە هینی خۆمانە لە تاریخ و مێژووی خۆمانەوەکو جوڵانەوەکە لە پێشووا بووین لە کوردستانە من ڕۆژارێکم یێتە بیر کاتی سیوێکی ئاپ وەختێکە پارتی پەلاماری یا سلێمانی گرت و هەموو حیزبەکانی وە دەرنابوو ئێمە لەو بڵێن کەوتیمە ئێمەش وەکووانی تلوانی کە لە سلێمانی بوون ڕامان کردو بەستم حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقوانە بوو دەرچوین لە شارمان بەجێهێش بەهۆی ئەو پەلامارەوە کە پارتی لەگەڵ هی ناکردی لەگەڵ حکوومەتی عێراقا هێرشی هێنا بۆ سەر سلێمانی ئەوانە لەو کات و ساتانەیە طبعاً ئەوەی کە دواتر کرا ئەو هەڵوێستەمان نەبوو بەڵام دواتر ئینتقادێک لەو هەڵوێستە گیراکە وایە ئێمە لەو سەروبەندەیە دەستمان بایەتە چەک و مقاومەتمان بکردایە لە حاڵێکە ئێمە لە ناو شاری سلێمانیە هەمیشە کێشەمان لەگەڵ یەکێتیا بوو هەمیشە شەڕمان لەگەڵ یەکێتیا بوو باشە نمونەیەشی تر ئەوەی کە ئەم ڕۆژانەش دیارە یادێتی یادی ڕاپەڕین و یادی شوراکانە کە هیچ بۆ خۆی جوڵانەوەیشی زۆر گرنگ و زۆر مهمی مێژووی کوردستانە بەڕاستی ئەزمونێکە مەگەر وەکو جوڵانەوەش نەتوانی زۆر ئینیکە بەڵام ئەزمونێکی زۆر گرنگە لە مێژووی کوردستانە ئێمە لە سەروبەندی شوراکانە دەستماندایە چەک و جەنگی مقاومەتمان کرد لە بەرامبەر حکوومەتی باسە و قوربانیماندا و هەر ئەو کاتانە بوو کە یەشێتی بەڕەسمی لە رادیۆکەیەوە لە تەلەڤیزیۆنەکە ئەیوت شوراکان قەدەغەت کەس نەچێ بەلای شوراکانە بە هیچ شێوەیە قانونین و دەرگاکانیان هەموو داخی بەڵام لەگەڵەوە ئێمە مواجهەی بەعسمان کردووانە لەگەڵ باسا شەڕمان کرد کە باس ویستی بێتەوە کوردستان داژیکە و دواتر هەتاکو دەرکردنی بەعز لە شارەکانی هەولێر و سلێمانی و ئەوانەیە بۆ مزارە نەکرا کە بەشێکی کۆمیتە شۆڕژێڕەکان کردیان و ڕوتی کۆمونیست و ڕێکخراوەکانی ترتیایە بەشدار بوون لەو حرەکەتانەیە ئەمانە بە بڕوای من ئەم جوڵانەوەیە ئەم حرەکەتانە من ناتوانم بە سلبی و بە نێگەتیڤ سەیریکەم من ئەس دروستەکە پێویستێک کرد ڕۆشنتر بین مەسەلەن دقیقتر بین لە هەنێک مەسایلا زۆرتر خۆمان جاکەینەوە ئەوانە بەڵام ئێمە سەفی مستەقیلی خۆمان جا کردبووەوە بەڵام لە شەڕێکی مقاومەتەکە دەرگیر بووین و ئەمانە ئەمان کرد و چەکیشمان ڕوبەڕووی یەکێتی نەکردەوە لەبەر یەکێتی چەکی ڕوبەڕووی ئەمە نەکردەوە یعنی ئەگەر باتە چەکی ڕوبەڕوومان بکردایەوە لە شاری سلێمانیا کاتی دیفاعکردن لە شاری سلێمانی کاتی شوراکان معلومەکە بەریەککەوتنە بوو شەڕ بوو تر ئەوانیان کوشتین ئێمە کوشت نازانم چیە بوو بەڵام بەهەرحاڵ شەڕە بوو لەوانە بوو هەر هەمومان قەتوعان کرد ئەویان وارد بوو ئەو کاتە بەڵام ئەوە نەکرا ئەم شەڕە نەکرا و ئێمە چوی لێرە لە مقاومەتەیە بەشداریمان کرد بە بڕای من ئەمەیە ئەو میتۆدێکەینە باسەکە لەسەر چیە من لە کاتی شەڕ و کوشتارە ئینسان ناتوانێت بیری لە لای ئەوە بێت تۆ فۆرمی ڕێکخراوبووری کارگەری چۆنیە بڵێن ڕێکخراوێکی کارگەری مەدەنی و متەمەدین دروستکەین کە لەسەر ئەساسەوەی مانەگرم و داوای کری زیاد دەکەم و داوای سعاتی کاری کەمتر دەکەم ئەمانە ناخوا لە کاتی شەڕە
شەڕ میکانیزمی خۆی هەیە و تۆ وەکو هێزێکی شۆڕژگێر لە کاتی شەڕا بەو میکانیزمانە و بەو ئالێتانی کە لە ناو شەڕا هەیە بەو دەرکەوتمانەی کە هێزەکان خۆیان لە ناو شەڕا دەرەخەن بەو میکانیزمانە تۆ توانین دەخاڵەتکەیت ئەجیدا بە غەیری ئەوە بێ بە قسە بەڕاستی بێ بە جملەیەکی جوان و پاک و تەمیز و ئەوانە دەستێ پیس ناکەی لەگە کەسا تەعاون ناکەی لەگە کەسا ناچیتە هیچینێکە و سەنگەری خۆت جاکەیتەوە و ڕیزی خۆت جاکەیتەوە وەڵام بەبێت تەسیر بەبێ کاریگەری و هیچ توانی هیچ جێ بگۆڕ زۆر باشە هاوڕێ خۆی مەسلەیەکی زۆر مهمی هێنا ئاراوە بەڕاستی ینی سەردەدینە لە هەمووی ئەمانە بەحث هەڵەگرێت بەس من تاوان مۆزۆی مقاومەی شوراکان مەخسەمەوە نەبوو ینی بڵێن کە دژی ئەوە ببوون کە ئەو هاوڕێیانە و کەسانە دەری تۆ ئەڵێ چەندین هاوڕێ و کەسی عزیز ینی لەو مقاومەتە ینی گیانی لە دەزانی منوانە هەمووی ڕێز و احترام و سەر من ئەوە باسێکی کەیە بەڵام ینی مۆزۆی ئەو نوع مقاومة مستقلة من بحثم لسن موضوعي يعني بعام باسيكم ك يعني حتى نك تجربة كردستان تجربة انتفاضة كش أو 2019 أمانة يعني موضوعي خورخستني خود بمستقلي لبرجوازي ولا طرفكانيكا يعني مسألة يعني غاية أهميتها يعني آخر درجة أهميتها چکە ناکرێ هیچ کە ناکرێت چەند ینی حرب وایە حرب خۆ شۆڕشی ئۆکتۆبر لە ئەسنای حرب بکرا وانە ینی خۆ ئەتوانی بەم طریقێش بکەی ئەمەش طریقەیەکە ئەو طریقەی ئەو خەتە شۆڕژگێڕی و ئەو خەتە سۆسیالیستی و ئەو ئیستقلالیەتە طبقایەتیە بوو کە هەموو مجتمعی ڕاکێشا بە دەوری ئەوەی کە ڕێگە حل ئەمەیە ئەو بچێت دەسەڵات بگرێت دەسەڵاتی دەوڵەتی بگرێت و حکومەتی پرۆلتاری دامەزێنێ باشە ئەمەش طریقەیەەکە وانە ئەمە طریقەی مقاومە من قسەکەم لەسەر چییە ینی بچینە ناو تەفاسیلی مۆزوعی تەفاسیلی مقاومە ئەوانە تەمان هەموو حرب خۆی ئالیاتی خۆی هەیە قوانینی حرەکەتی خۆی هەیە زروفی خاصی خۆی هەیە من ژەوانە هەمووی ئەزانم ئەوە دروستە بەڵام لە هەمان کاتیشە ئەمەش هەیە ئەم نموزەجەش هەیە لە تاریخی بەشەرێتە ئەم ئیستقلالیەتەش توانرێ ئینسان دفاعی لێ بکاو بیکەوە ئەسڵەن لە ئەسنای حربە ینی خەڵک لە زروفێکی زۆر قورسایە ئەگە بتوانانی سیاستێکی مستەقل بە دژی ئەوەشی کە ڕێگە بە تۆگرێت و بە دژەوەی کە پێشووتر 4 ڕۆژ پێشەوە شوراکانی داخستووە ئێمە تۆ ناتوانانی لەگەڵ ئەوە کە ئەوە شوراکان دابخابچی بەم بێکەوە مقاومەکەی من چی علاقەیەکمە بەسەرێکێتیەوە حتا لەوەی هینا کە باسیەکەی لەوەی کوردستانە کە باسی لەوەی 96 ئەو بەحسێکە من نامەوێت بیکەمەوە بەڵام ینی ئەوە بە مجرڕدی نییە بە مجرڕدی نیە تۆ ئەگەر بە مستەقلی نەیکەیت ینی خۆت بە مستەقلی ئیشەکە نەکەی لە دوای هەرچێت تۆ گیرفانەوەی کە ناسیۆنالیسم وازی لێ نایەنێ بورژوازی وازی لێ نایەنێ ینی مجتەمەعی چۆڵ نەکردو بۆ تۆ ئەبێ بە خێزی و قوتی خۆت فەرزکەی تەکتیک جایە تەکتیکی مستەقلی طبقاتی لە مەسائلی معینە جایە بەس بڵین ئۆتۆماتیکی نییە شتەکە من قسەکەم ئەوەیە هەر شتە و شتی مشخصی خۆی هەیە دقیقا منیش لەگەڵ ئەوەیان لەگ لەو برادرانەوە ئامر باسەکەڵێ ناونیشانی باسەکە لەسەر کۆمۆنی پاریسە بەڵام هەمووی بوو بە داگیرکردنی ئۆکرانیا ئەمە دیارە باسەکەمان لێەوە هێنا ئامر لە باسی مۆزۆی ئۆکرانیاەوە هێنامان لە باسی مۆزۆی بڵین کۆمۆنی پاریسەوە هێنامان کە لەو سەر تو کاتەیە لە کاتی شەڕا بوو بەهۆی مقاومەتێکە دروست بوو لە پاریساوە دواتر بوو بە کۆمۆنی پاریس و مقاومەتە بەرامبەر داژیکاری ئەڵمانیا بوو لەو کاتەیە کە هاتن پاریس داژیکرد دانابەهاتین ئینەکی هەیە کۆمەتێکی هەیە ئاورێمۆیە دەڵێ دەستان خۆش بێت هاوڕێیان باشە هاوڕێمۆیە تۆ دەڵی حکوومەتەکەی زیرنسکی ڕێگا نادات خەڵکی چەپ و شۆڕژێر لە ئوکرانیا دیفاع بکات من پرسیارم ئەوەیە ئایا چەپ و کۆمونیست لە ئوکرانیا و هێزێ بتوانێت دیفاع لە خەڵکی ئوکرانیا بکات و ڕوبەڕووی هێزی رووسیا ببێتەوە من وتم يعني ئێمە شتەکە ناتوانین بچینە ناو تەفاسیلی حیاتی ینی حتا چەپەکانی ئەوێ ینی بڵێن کە چنەوە تەکتیکێک چنەوە تاکتیکێک زۆرفی جەنگە و شەڕە لەوێ ئەوانە باسێکی کە ئێمە بە ئام باسێکن ئێمە ماڵێن ئەگەر یعنی ئەم هێزانە بە مستەقلی بتوانن مقاومەیە بکەن لە شوێنەکە مەسەلەن شارێک لەو شارانەی کە وەزعەکەی زۆر سەختە کۆمیونیتی ینی مجموعاتی جا دروست بێ حتا چەکدار بن خۆیان بە
بمستقلية مقاومتي وشنان كمقاومتي أو الناس يعني الفاشستانيش بقى كان ناو خدي حكومتكي جيلنسكي ويعني حتى وكشون بلاي هذه مقاومة يعني أولا مجال نين يعني عقانا كان مشاكل بردوس كان فرموا او مجموعه حزبيه قيناك افكار كان هاتشيت بدجي لقال روسيان بس هاتوا دايخسون منعي كدون معناها ويا اشتكب من بستا نا هيلريا الا ابي لقالبي او دولتا او صراع برات بيشوا او دولتش او دس حاكمه سياستك ورقتوك اسنادي لسا غربه كاسنادي لسا نيتويا ام بتشكي ام برو تشكي اخر تشكي متطور او نيم نبته هو اويك حرب عالمي دروز به تجيز ينكدون ام حرب ام كارثاتك ابو خلقي اوكرانيا دروز بهم طريقه ادامي بيان بحثك اما موقف ما نبرم هردو كهابت من سكم اوي وجينا بلين باس ونيكا مجموعاتك بلين مقاومنك خلق دجي ام حربنا بعكس يا كم شده بتو لم طرفا او حربي كدوا او ابي بوسيتو برامبري وبێت داوای کشانەوەی هێزەکانی بکەی داوای وەسانی فەوری ئەم شەڕە بکرێ و ئەو حرەکەش باسمان کرد یانی مەفروضە حرەکەیەکی جیهانی بە دژی ئەم حرە و ئەم حربە وەسانی بەرپا بکرێت لە هەردوو تەرەفەوە ئەوەم سیاسەتی مشخصە یانی بڵێن ئەمە علی ئەحمەد لە باسی ئەو باسەیە کە کردمان لەسەر مۆزوعی مقاومەت لە بەرامبەری ناڵێ وایە دژی یەکێتی و پارتی بوونایە ئێوە لە خزمەت ئەحزابی کوردیدا بوون باش مەرحاڵەوە خزمەتی ئەحزابی کوردی ینی ئەوەی کە مەسەلە لە ئینتیفاازەیە لە ڕاپەڕینە لە بەرامبەر حکومەتی بەعسا وەستاینۆ لە خزمەتی ئەحزابی کوردیا بووین تر من نازەمەوە نییە ئەو هینە من حەزەکەم جوابێکی و هاوڕێ بمەوە ینی زانی چۆن ئەو قسانە ینی ئێمە هەمومان ئێستا زیندوین و ئەو تەجروبەیەمان دیوە ینی 10 ساڵ پێشەوە ئێمە خەباتمان کردو و هەوڵماناوە خەتێکی مارکسیستی و دیدگایەکی ڕۆشنی سیاسی فۆرمڵە بکەین و لە ئەسنای ڕاپەڕینە کە ڕاپەڕینەکە بووە ئێمە بەرنامەمان هەبووە قسەمان هەبووە ئەجندەمان هەبووە خەتێکی سیاسی مستەقلی طبقاتیمان ئەسڵ ڕای کۆمەنیزم استقلالیەتی کۆمەنیزم و طبقەی کارگەرمان لە کوردستانە هەڵ کرد بە ڕووی ناسیۆنالیزمە یەکێک لە خاصیەتی هەرە ئەساسی من حەزەکەم بۆ هاوڕێ باسکەم یەکێک لە کارکتەری هەرە ئەساسی چینایەتی باشە کارگەری بە حرەکەی چەپ لە کوردستانە ئەوە بوو کە توانی سنووربەندی بکات لەگەڵ ناسیۆنالیزمی کورداوە بە تهدید لەگەڵ یەکێتیە کە بێجگە لە پارتیوێکی لە هەردەگەڵ هەمویانە لەگەڵ ناسیۆنالیزمی کووردا کە من تەسەوورەکەم لە ناوچەکەیە هیچ حرەکەتێ بەقەدەر حرەکەتی چەپ و بەتایبەتی من حەزەکەم سەریح بێڵێم کە من خۆم فعال بووم تیا بەقەدەر ڕەوتی کۆمەنیست سنووربەندی نەکردووە لەگەڵ هەموو چەپەکانی کە مەقسەمەوە نەکەن بەس کە من لەناو ڕۆتی کۆمەنیست بووم سنووربەندیمان نەکردووە لەگەڵ ینی لەناو مەنتیقەکان نەبووە بەقەدەر ئێمە حتا کۆمەڵی ئێران بەقەدەر ئێمە نەیتوانێت سنووربەندی چینایەتی و ڕادیکال بکات بەرامبەر ناسیۆنالیزمی کورد من حەزەکەم حقیقەتەش بڵێم لەبەر ئەوە هاتوین نەمانتوانیوە بڕوا ئیشەکە سەری نەگر بەحسێکی کێ توانین قسەی لەسەر بکەین بەڵام ئەوە هینەکە بۆ ئەوەش بوو ئەو چەپی لەو فترەیە کرد بە قوتێکی ئیجتیماعی و سەدا و قوتێکی وەرگرت بێجگەر یانی هەر شوراکان نەبوو یعنی ئەو خەتە مارکسیە مستەقیلە طبقایەتیە بوو کە توانی خەڵکی زەحمەتکێش و خەڵکی نەدانی ئەو کۆمەڵگەیە ڕوویەکی تێ بکە ئەمەلێکی پێ بکە پرۆسەکە چی لێ هاتووە لەداوە بەحسێکی کەیە ڕاستە دقیقا ئەو قسە عامر گلەیی هەیەڵە شەماڵ جگە لە حیزبی شوێ من هیچ کۆمونیستێکم نەدیوە بەرگری لە ڕووسیا بکە وتبێتی ئیدانی مقاومی خەڵکی ئۆکران لە دژی ڕووسیاکەم بەڵام لێرە بەرنامەکانی تری ژوا پیشانەدەی کە زۆربەی کۆمونیستەکان و حیزب و ڕێکخراوەکانیان بەرگری لە ڕووسیا ئەکەن و دژی بەرەنگاری رووسیان لە ئۆکرانیادا کەشتی وا وجودی نیێ و من هیچم نەبینیوە بەرحاڵ بنەوە هینی تەسەوری خۆمە لەسەر نەکە ئامرجان من وا ئەزانم ئەمە کولەن ڕاستە لە گشتیەتی خۆیان ئیدانی هەردوو تەرەفەکەکەن و هەردوو تەرەفەکە بە دوو تەرەفیش تەوەزانن بەڵام ڕاستە و خۆداوا نەکردن لە پێ دوابێت کە ئەگەر وتت ئۆکرانیا بێت چۆڵی کار رووسیا و لە ئۆکرانیا بکشێتەوە و معنای وایە کە تۆ دیفاعت لە بەرەی
ناتۆ کردو ئەوانە ئەمە بۆ خۆی یەکێکە لەو تێگەیشتانە کە من ئەیبینم لە زۆر شوێنی بینم ئەوە ئەمە هەیە ڕاستە بە دەقیقی ناڵێن من تاوان لە فەزایەکە کە دیفاعکردن لە بۆ چین و لە رووسیا ئەوانە دەچین و لەو بەرەیە بەگشتی کە دروستی کردووە ئەمە ینی قەڵەشتێکی گەورەیە لە ناو چەپی دنیاە ئەیکەینوانە باسەکەش لەسەر کۆمیستەکانی لای خۆبان نییە لێرا مناقەشاکەین مناقەشاتی فکری و نەزەریەکەین قسە لەسەرەوە نییە ڕخنە لە کۆمیستەکانی لای خۆمان بگرین عامر باس لەسەر ئەو تەسویرێکە لە دنیا هێوانە چەپی دنیاسەوە بە دوولەتەوە لە تێکی تەواوی هەرچی ستالینیستەوە وانە قسمێکی زۆرێتی لەگەڵ هینایە لەگەڵ پۆتین و لە شیرکێشی رووسایەوە هیچ ئیدانەی ناکات بگرە بە شتێکی زۆر باش ێزانێەوە لە لوتی هینەشتێوە لە هینیشەوە لە تێڕوانینێکە لە کۆنیشەوە باس کراوە ئەوانە سەرەن کاتی خۆی هین تەسویری ئاوا تەرحەکرا کە ئەگەر باڵانسێک دروست ببێتەوە لە دنیاە ئەگەر هێزێک لە بەرامبەر هینمە ڕابوەستێتەوە لە بەرامبەر ئەمریکا ڕابوەستێتەوە هێزێکی تر هەبێ دۆخی دنیا باشترە بێتەوە ئەنە بە زۆرێک دیموکراتێت ئەم تەسویرە وجودی هەیە یعنی ئەمە سەمیرەمین مەسەرەن یەکێک لەو قسانەی کە پێشووتر ئیشارەتی پێدا و باسێ کردووانەوەی بەرەیەکی دیاریکرا دروست بێ لە بینی رووسیا و چین و هندستان ئاماتوانێت پارسەنگی هێزی ئەمریکا بداتەوە وەزعێکی لەبار بۆ ئین دروستکە ئەمانە ئەم تەسویرانە هەن و قسەکردن لەسەر ئەمانە مەسایلێکەوە پاشان باسەکە باسی میتۆدیە مۆیت بن تەرکی تاکید لەسەرواکەمەوە قسە لە کاتی شەڕا لە کاتی شەڕکردن و لە کاتی ئەم دۆخەیەکە ئێستا خوڵقاوە مچین ئەمە فراوان بێتەوە گەورە ببێتەوە بێتە شتێکی هین ئیتر کاتی ئەوە نابێتەوە خەریبی لە سراع و ململانەی ڕۆژانەیە باسی ئەوکەی کە چۆن چۆنی ئەتوانی تۆ هێزی چینی کارگەر ڕێخیت و ڕێکخراوی کارگەری دروست بکەیت و چۆن خەبات بۆ ژیانێکی باشتر و ئەوانە لە ڕێگەی ئەو هینەوە ئەو ململانی ئەوکەی کە لەگەڵ بۆ ژوازی ئاکری هەموو ڕۆژیانی دۆخێکی کە دێتە پێشەوە لەم دۆخەیە باسکردن لەسەر سیاسەتی مستەقل ئەگەر نەکاتە ئەوەی کە تۆ هێزێک بی لەو ململانەیە و نەتوانی کاریگەری لەسەر ئەو ململانیەدانی بە نەزەرم هیچ ناکە ینی من نازانم من پێم باشە مێژوو بە هەزار و ئەنواع ئەشکال هەڵم باس بکات وەکو جوڵانەوەی کۆمونیستی لە مێژووە ئەنوا و ئەشکال هەڵەمان باسکە بەڵام یەکیشانەوە نەبێت کە نەمانتوانی هیچ بکەیت هەموو شتێ خراپترە کە تۆ نەتوانی هیچ بکەیت نەتوانی هیچ کاریگەریەکە دەبێت بڵێ با ڕاست و چەپ لێ دەین غەڵەت دەکەین ئەملاکەین ئەولاکەین بەڵام سەرنجام لە جێگەیەکە بتوانین کارێ بکەین کۆمونیزمێکە پراکتیشی لێ ناوەشێتەوە کە هیچی لێ بەدینایەتەوە ئەوانە هیچ کارێک ناتوانێت ئەنجام بدا و ئەوانە بوونی نەبوونی چییە یعنی فایدی چییە بۆ هەبێ ئەساسا من ئاوا بیرەکەمەوە بەڵام آخر باشە ئەزانم ئەفۆ تۆ زۆر هین یەکەیتەوە یعنی بڵێن قوتبیەکەیتەوە لە شتێکی وەکو چۆن بڵێ ڕۆژانە بەس بەحسەکە تۆزەوە ساترە لەوە یعنی من حەز بەکەی سەر تۆزێکیش لە قسەکانمان بچێتە سەر بارودۆخی ئەمڕۆی عالەم و مۆزۆی ئەم صراع ئیمپریالیە و ینی ئەو ساعەکان بەرەوکوێ ڕای انعکاساتی لەسەر شوێنەکانی کە و إلى آخره بەڵام هەر حاڵ ینی هینەکەمان هەر مۆزۆی شەڕەکەن تەفاصیلی ئەوە زانین چۆنە ینی بڵێن يعني تفاصيل حرب من يعني خۆمان ئێمە مارکسیستین يعني حرب سیاسەتە باشە حرب نەگەر پێشەوەی کە حربەکە ڕووبا سیاسەتە حربەکەش خۆی سیاسەتە يعني ئیدامەی حربەکەش سیاسەت و سیاساتی مختلفی لەناو حربەکە بەکاردێنێ و ئیستیغلالەکرێ و هەریەکە بە ئیتیجانەکە ئەیبا باسەکە ئەوەیە کە تۆ وەکو چینی کرێکار ئیستیقلالیەتی طبقەتی خۆت وەکو کۆمۆنیستەکان استقلاليتي طبقاتي خود للدروني او جنات شون اداره يعني شون تطبيقك بس اولنيه قسمك اللي هو طبعا مصيري امر المجتمعات بدس برجوازيه تحكمك لا مش هناك السيطره وقدرته دولته يا صاح مش لا اخوانا باشا ويعني تولى تحليلي اخيرا حركيكي ديجي ام وضع قائمه وحربكش يعني اين شدني حركيكي ديجي ام حرب قائمه ولا ما تصنعاتي خودك كيش ما كيش خودك بوي استقلالية بين تعالى طبعا استعمل لأوكرانيا بلام يعني احتمال هذا كان نتواني إنسان تنبؤ كبروا كيروا يعني احتمال بصلحك معين إلى حد ما لم نقطع بوسة بس كأويا ككوري أرسل سر بركاني واستعوا أم بركانش
خودی نظامی ڕأسمالی و تەتەوری ڕأسمالیەتە و خودی ئیمپریالیەتە و ئەم قوتابانەیە کە دروستی کردووە و ینی چینی کرێکار و خەڵکی ئازادی خواست لە دەرونی ئەم ئەوزاع چ لە حربەکەی و چ پێش حربەکەی ینی بەڕاستی بە سیاسەتێکی مستەقل بێنێتە ئاراوە من قسەکەم لەسەر ئەوەی ئەڵێم سیاسەتی سۆشیالیستی و ئینتەرناسیۆنالیستی دووشتی مشخصە ینی کۆنکرێتە لە مرۆیە ئەوە نییە بڵین بە عامێمە باسیەکەن و استراتیجەتیشە استراتیجەتە من بەڕێی من ینی ئەگەر کۆمەنیستەکان لە هەج وڵاتە لە وڵاتانی دنیاە ئەمڕۆ حتا ئەگەر بە هەزاران کیلۆمتر دوور لە ئۆکرانیا مەسەن بینین لە عێراق و لە کوردستانی عێراق و ئێران و تورکیا و ئەم منطقەی لای خۆمان بینین تەطبیقیکەین باشە ینی ئینتەرناسیۆنالیزم و سۆشیالیزم مانای مەلموسی هەیە ینی استقلالیەتی طبقی تەمینەکە بەرامبەر ئەم حزابانەی کە دەسەڵاتیان بەدەستە چ لە معارەزە چ لەسەر حکم ئەتوانی تۆ حرەکەیەکی مستەقل بیت و ئەگە حربیشەکە تۆ عینە شت مستەقل بیت و بتوانانی ئەم جەبهەیە بەقوەتی لە ئۆکرانیاژان هەمان شتە من قسەکەم ئەمەیە ئەمڕۆ زەعیفە وەکو عهدی هەرچە من نازانەوەش چەند زەعیفە وەکو قوتی ئیجتیماعیەتی ناخۆ کۆمەنیستەکانی ئەو فترەیە لە حربی عالەمی یەکەمە ینی مجموعی ئەحزابی کۆمەنیستی بوون قیناکە قاعدەی ئیجتیماعیان هەبوو بەهێز بوون بەڵام هەر عیدەیەک بوون لە چاو ئەو شتە گەورەی کە بەشەریەت تووشی بوو و لە چاو ئەو کارەساتی کە حرب هێنای بەڵام سیاسەتێکیان تەبەنی کرد سیاسەتی سۆشیالیزم سیاسەتی ئینتەرناسیۆنالیزم سیاسەتی ئەوەی ڕاستی ڕەمحەکە ڕووی بۆرجوازی خۆت بکە مەیخەرە سنگی کرێکار و زەحمەکێشی تەرەفی مقابل ئەم بەحسە ئێمە چۆن بیرکەینەوە من قسەکەم ئەوەی بیرکەینەوە ئەمە چۆن بکەین بە عەمەلی نەک بڵێن ئەمە شتێکی ناعەمەلیە من حتا ئەگەر اختلافێکشم بێت لەگەڵ تۆیە لەسەر ئەمەیە باسەکە ئەوە نییە باسەکە لەسەر ئەمە چۆن عەمەلیکەینەوە یعنی ئەم منطقە ئەم لۆجیکە ئەم سیاسەتە کە سۆشیالیزم و ئینتەرناسیۆنالیزم ئێمە چۆن تطبیقیکەین لە ئۆکرانیا لە کوردستانە لە عێراقە لە ئێرانە لە هەموو شوێنەکانە حەزەکەم ئەوەش بڵێم من بەڕاستی ینی ئەم تۆ ئێمە بەحسەکەمان لە بیداتە لەسەرەوە بوو ئەمڕۆ جوابانەوە وەڵام بە جوابی ئەمڕۆ وەڵامێکی عالەمیە ئەزمەکە خۆی عالەمیە باشە کەپیتالیزم خۆی عالەمیە و لە زمانی تەتەوری کەپیتالیزم ئەمە قوتابانەی هێناوەتە ئاراوە و حرب و مەشاکلی کێنێتە ئاراوە چوار دوو جار چەندین جار نەک دوو جار چەندین جار حربی هێناوە کە دووەلی ئیمپریالی غەربی حربیان کردو لە منطقەی شەرقی ئەوسەتە لە ئەفغانستان لە عێراق لە لیبیا لە شوێنەکانی کە بە هەر حاڵ ئەمانە مەقسەم چۆنە ئێمە ینی جوابێکی سۆشیالیستیە بێتەوە تۆ کەپیتال ناتوانێت تازە مەجای ئیسلاحات نەماوە لە چاوەڕوان کە ئێمە کەپیتالیزم و نیۆلیبرالیزم بگەڕێتەوە دواوە کەپیتالیزم و نیۆلیبرالیزم ناگەڕێتەوە سۆشیالیزمی گەڕێنێتە دواوە یعنی ناگەڕێتەوە بۆ عهدی پێشووتر و ڕۆژ بە ڕۆژ نییە ئەم نیۆلیبرالیزم و ئەم کەپیتالیزمە سەرمایەداری و ئیمپریالیستیە کارەسات یێنێ بۆ بەشەریەت بەحسی ئەسڵی بۆ کۆمەنیستەکانی ئەمڕۆ ئەمەیە اینجا منەڵم لە هەموو شوێنەکەمە تطبیقاتی هەیە لە کوردستانی عێراق تطبیقاتی هەیە لە سەر ئاسی کولی عێراق تطبیقی هەیە بەڕاستینێ بەشێکی خەلە گەورەی خەلە مشکلەی ئەساسی من بەڕێی من ئاوە هەیە بە تایبەتی لە زۆرفی ئەمڕۆ ینی ئەم دوو مەقولەی مشخص کردوێتەوە من لە عام هاتوۆتە دەرێ ئەزمەیەکی عالەمیە و سەورە ئەزمەیەکی سەوری عالەمیە و ئێمە ئەتوانین تەفاسیلی عملی ئەم سیاسەتە تەبەنیکەین نەک بڵێن ئەمە هیچ نییە من کولی مختصری قسەکەم ئەوەیە نابار حاڵ بەڵام هەر خودی هەموو هونەرەکەش لە عملیکردنەوەی ئەوەیە کە وەکتو ئەڵێ بەس باسەکەەوەیە کاتێکە مەواازعەکان و سیاسەتەکان و ئەوەی کە دەرەخرێتەوەی ئەیبینیت و ئەوانە لەم دێڕێیا خولاسا بێتەوە و هیچی بە دوایە عملی نایەتە پێشەوە لێرەیە کە پرسیار دروست دەبێت مشکلەکە بە بڕوای من کێشە لەوەیە نییە کە ئێمە تیوریەکانمان ڕاستە یا ناڕاستە کێشەی ئەساسی لەوەیە تیوریەکانمان ئەڵلقەیەک نییە ببەسترێتەوە بە پراکتیک ینی لە خلالی ئەو تێگەیشتنەوە تێڕوانینەیە کە بۆ دنیای بینی کەم جار وا ئەبێت کە پرسیاری پراکتیکی و عملی بێتە پێشەوە کە تۆ وەڵامی پێ بدەیتەوەی تر پێت بڵێ کە بەبێت چی بکەیت کۆمونیستەکانە بێت چی بکەن چی کارگەرە بێت چی بکە خەڵکی خەباتکار کە بۆ داوای ئازادی یەکسانی زیاترەکە بێت چی بکە کەمترە چێتە سەر ئەم مەسایل لە عملیانە زۆرتر لەسەر هەڵوێست ئەبێنێتەوە من هەڵوێستم چییە من چۆن خۆم جاکەمەوە لەو خۆم جاکەمەوە لەوە بەڵامەوەی کە چی ئەم گەینەتە پراکتیک و چێ پراکتیکەکە ئەوەی کە پراکتیکەکە خاصێت و خصوصێتی ئێستا چیە موقعێتی لە
لە دنیای سەرمایهداری ئەمڕۆیە چییە، مقاوماتەکانی و هێزەکەی لەکوێ، خاڵەکانی هێزی خاڵەکانی زعیفی لەکوێ، هەتا ئەو هێزی کە ئەم ئاڵوگۆڕە دروستەکە کە چینی کارگەرەی ئێمە بۆ مشەخەسی کە پێشووتر ئەناسرا و دیقەتی لێکرا وردەبوونەوە لەسەری وەچوو ژیانیان نەبینی و کتێبیان لەسەر وەزعیتی ژیانە نووسی. ئێستا ئێمە بۆ جۆرە مامەڵی ئەم چینی خۆمان ناکەن و مامەڵی ئەو واقعە ناکەین کە بڵێن چۆن بتوانین ئێمە لە ئایندەیە بڵین ئەو ئاڵوگۆڕە دروست بکەین و ئاڵوگۆڕە پێک بێنین. ئەمە کێشەی ئەساسیە بە بڕای من. بەرحاڵ بڵێ باش بەڵێ فەرموو. من ئەزانین چۆنە مۆزۆی تیۆری و پراتیک و ئەوانە دەدی خۆت زانیانی ئەمە لەوەتەی هەیە ئەم دوو هینا ئەبیسین وەنیە، یعنی ئەم لاکۆکی بینی ئەم دوو مەسەلەیە. بەزێم بەحسمان لە سیاسەتە، ینی تیۆریش ینی ئەو تیۆریە کە لە پشتی سیاسەتێکی درستی کرێکاری و کۆمونیستیەوە سابێ، ینی خۆی مۆزۆی تیۆری ینی بەڕاستی حەزەکەمەوەش بڵێم، ینی مۆزۆی تیۆری مۆزۆیەکی چینایەتی ئاویش، ینی تەبەقەی کارگەرە پێویستی بە تیۆری. مۆزۆکەی ئێمە ینی یەکێک نییە لە دەرەوەی حرەکەکە، ینی حرەکەکە خۆی پێویستی بەوەیە. لەبەرەوە تیۆری کەمکردنەوەی ئەهەمیەتی تیۆری بەنسبەت تەبەقەی کارگەرەوە مۆزۆعەتی نییە، بەعکسەوە پێویستی بەوەی لە بەرامبەر ئەم دنیاە لە هجومی بورژوازی و ئەکادیمیا و ینی کۆتوبەندی ئەو ئایدۆلۆژیە، ینی بەڕاستی پێویستی بە تیۆریەکی بەقوەتی شۆڕژگەرانە هەیە. من یەکێک لە شتەکانم کە لەگەڵ باسی هاوڕێشە باسم کردووە، یەکێک لە مەسەلە ئەساسیەکانی ئەمڕۆی دنیا بۆ چینی کرەکان ئەوەیە کە ئەو تیۆریە ئەو تەقلیدە ئەو ترادیسیۆنە تیۆریە بەقوەتەی کۆمونیستەکانی لە مارکسەوە بیگرە هەتاکو لینین و هەتاکو ئەو فترانە ئەوە ئەبێ زیینوو کرێتەوە. یەکێک لە خاصیەتی زیینوکردنەوەی ئستقلالیەتی طبقاتی لە عێراق لە عالەمە، ینی لە عالەمە بەڕاستی نیە ئەو تیۆریە، بەڵام ئەم تیۆریە خۆی کاڵم طبقاتی ڕبتە بە جواب بە وەڵام بە مەسائلەکانی ئەوە. ینی تۆ مەسەن ئێمە وەکو خۆ دەزانیت، ینی ئەمڕۆ دنیا ینی بەجارێ بۆ بە مەڵبەنی ئەگەر یەکێک فعلا مهتم بێ مەوەزۆی حتا بەحسێکی تحلیلێکی دقیق علمی بکە لەباری سیاستەوە، لەباری گۆڕانکاری کۆمەڵایەتیەوە، یعنی دنیای زەواهر هاتوۆتە پێشەوە کە بەحرێکی کردوەوە کە ئینسان بچێتە ناوی نییە غەرق بێتایە بۆ هین، ینی مەخسەم بۆ مەلە بکاتایە شتی تا بێنێتە دەرێ. ئەمە طبقەی کارگەر و خەڵکی زەحمەکەش پێش هەموو کەسێ پێویستی بەمایە، بەڵام ئەمە بەچی ینی عملیان ڕفتە پێ. من حەزەکەم میسالە بێنمەوە. ئێمە خۆمان وەکو ئەکتیویستی ئەم حرەکەیە دەرگیری ئینتیفاضەی ئۆکتۆبەر بووین، ڕاپەڕینی ئۆکتۆبەری 2019 باشە تیۆری نەبێ ناتوانانی سیاسەتێکی صاحب بێنیتە دەرێ بەڕاستی، یعنی سەری لێش ئەڵێ ئەمە مجموعەیە ئەحزاب لە پشتیوێت، حتا حیزبی شوعی و هەنێ ئەحزابی کە نامێ جیاتیکەنێن لە بیدایەتە بە دژی وەسانەوە. باش ئەمە غیابی نظری مارکسیە، غیابی نظری سۆسیالیستی و مارکسیستی بەرامبەر تەقییمی حرەکەتێکی وە، یعنی سیاسەتە تەبەنیەکە. باشە من مەخسەم چۆنە، یعنی ڕبتە تیۆری و عملیەکە ڕفتە بەیەکەوە. من ئەو هینە نابینم چکاویش چینایەتیە بۆ مستەقفی احتمالە وابێت، مەسەڵە وایە تۆچی بەلای نظریە هەر نظریە خوێن تۆ احتمالە هیچی عملی لێ نەکەم، بەڵام تۆ ئەکتیویستێکی دەبێت نظامی منەظەمی کۆمونیستی بکەیت، پێویستی بە تیۆریە، پێویستی بە جوابانەوەی سیاسی مشخصە. کێشە لەسەر تیۆریەکەنی قسە لەسەر ڕبتی بینی ئەوانەیە ئەو تیوریە کە لەسەر پراکتیکە، یاین تیوری هەیە باسی تیوریەکەی باسیەوەکەی کە مووقفت چیە مۆزع چیە، قسەکە لەسەر ئەویانە. بەرحاڵ وایەت کاتەکەمان بووە بە تەمای سەعاتێ بووین بە سەعات و چارێکی قسەکردن خۆشە لەگەڵ تا من نازانمە گەر شتێکی دیاریکراو نەماوە کە بیرمان چوو بێ باسی کەینەوەوانە. باسەکەمان گشتی بوو عمومی بوو لەبەر ڕۆشنایی ئەوەی کە 150 ساڵ لەمەوە بەڕوویە لە کۆمۆنی پاریسا کە شۆڕشێک گۆڕا بە شەڕێک گۆڕا بە شۆڕژ وە گۆڕا بە ئەزمونێکی زۆر گرنگی کارگەری. لەبەر ڕۆشنایی ئەو ئەزمونە ویسمان سێری ئەم دنیای ئەمڕۆمان پێمزانین ئەمڕۆ چی. ومێدەوارم بتوانی بێتمان سەرکەوتوو بین لەوەی لاری کەم ئاماژە بە مەسائلەکان و ئەو مواضیعانە بکەین کە پێویستەکە ئەمڕۆ بایەخی پێبین و
لەسەری بتوین. من زۆر خۆشحاڵ بووم جاریشتر کە میوانداری قوبول کرد و هاتی لەگەڵما بەشداروی. زۆر سپاس بۆ و فرسەتەکە پێداین. چاوەکەمی ڕێزم هەیە بۆ خۆت و بۆ هاوکاران و بۆ هەموو بیرەران و ئەو هاوڕێیانش کە بەشداریان کرد لە بەرنامەکەمانەوە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر خۆشحاڵ بووم منیش. هەروەژی زۆر سپاس. کاتێکی خۆش. کاتێکی شەد. بەڵێ عزیزان و خۆشەویستان، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان، بەرنامەی دیالۆجی هیوا. تا بەرنمەیەکی تر بە ئێوەی ئازیز شادەبینەوە. کاتێکی خۆش و کامرانتان بۆ خوازم. شەوێکی شاد یان ڕۆژێکی شاد.